ئەزان خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش خۆشحاڵم جاریشتر لەگەڵ هاوڕێم میرۆ عەبدولکەریم لەگەڵەوەی ئازیزین بۆ پێشکەشکردنی درێژەی بەرنامەی ڕابردوومان سەبارەت بە ئەنتیسەمەتیزم. ئەم کاتت باش میرۆ، ئومێدوارم باش بیت، ئومێدوارم ڕۆژێکی باشت بێت ئێستا. سپاس هاوڕێگان، ئەم کاتی تۆش باش، سڵاومێ بۆ بینەران. زۆر باشە هاوڕێجان، با کەمێک هەوڵ بەم کە لینکی یوتوبەکە بخەمە سەر ئەوە لەبەرەوەی تەنها ئەم بەرنامە تەنها لە ڕێگەی یوتوبەوە بەخشە بێ، بەو دەلیلە ناچاری ئەبێ لینکی یوتوبەکە بخینە سەر سۆشیال میدیا تا بینەرانمان ڕایەن لەوەی کە تەنها لە ڕێگەی یوتوبەوەمان بینن لەوە چه کاتی بوێ. بۆیە ئەگەر کەمێک فرسەت ببێتە ئەم کارە ئەنجام بە بۆی بینەرانمان لە سەرەتاوە لەگەڵمانە بننەک لەناو ڕاستی بەرنامەکەیە. بەڵێ زۆر باشە هاوڕێ میرۆ، من پێم خۆشە لە درێژەی بەرنامەی پێشوومانە بچینە سەر دوو تەوەرەی تر لەو تەوەرانەی کە دیاریمان کردبوو قسەیان لەسەر بکەین. دیارە ئەم بەرنامەیە توانێت درێژتر بێتەوە، چونکە وازانم هەنێک مواضع هەیە کە ڕەنگە فریانەکەین لە بەرنامەیە بیان پۆشێنی نەویش بەکارهێنانە سیاسیەکانی ئەنتیساماتیزمە لەم ڕۆیە، هەم لەلایەن ئەنتیساماتیستەکانەوە، هەم لەلایەن ڕەخنەگرانی ئەنتیساماتیزم و هەر لەلایەن ئەوانەی کە ئەنتیساماتیزم و هەڵوێز لە بەرامبەر ئەنتیساماتیزمە بۆ مەرامی سیاسی بەکارێنن کە بە دەرەجەی یەکەم بڵین دەوڵەتی ڕەگەزپەرست و ئەپارتایدی ئیسرائیلە. بۆیە ئێمە پێویستەکە کە ئەمە جێشکەینەوە لەلایەکی تریشەوە قسە لەسەر پەیوەندی ئاین و ئیسلام بە تایبەتی و مێژووی ئیسلامی لە مۆزۆی ئەنتیساماتیزم بکەینە. ئەنتیساماتیزم دیاردێکی مۆدرنە بە تەنها لە مێژووە ڕەگۆڕیشەی هەیە و دیانەتە جۆر بە جۆرەکان بە تایبەت لە ناوچە و خۆرهەڵاتی ناوەڕاست و لای خۆمانە ئیسلام یاخود دەوڵەتە ئیسلامیەکان چ بەرخوردێکیان بە جووەکان کردووە، چونکە لەو بوارەشە ئەفسانە زۆرە و قسەی زۆر کراوە وتراوە کە ڕۆشناییان بخەینە سەر. بەرحاڵ بێم ئەم باسەمان ئەمڕۆ بەمەدە درێژە بین لە سەر هەڵوێستی مارکسیەکان، هەم لە ڕووی تیۆریەوە هەم لە مێژووشا بەرامبەر بە ئەنتیساماتیزم. من یەک شتت بڵێم لێرەیە، من هەمیشە و دایم لە وشەی مارکسیەکان کەمێک ئینە بم ئەوە نییە هەڵوێستاکەم، چونکە مارکسیەکان بەڕاستی ئەمڕۆ ئەنواع ئەشکال خەڵک بەخوێڵێ مارکسی و هەتاگەر وشەی کۆمونیستیش بەکاربێنین ڕەنگە لە مشتی لەو کێشەیە ڕزگارمان نەبێ. بەڵام بەرحاڵ مەبەستم وایە بەگشتی کە هەڵوێستی مارکسیەکان باسەکەینەوەی ئێمە لێرەیە باسیەکەین و مارکسیانەمان مەبەستەکە میتۆدی مارکس و میتۆدی ئەنگڵسیان لەم بابەتەوە بەکارهێناوە لە بابەت ئەم کێشە دیاری کراوە و هەروە لە مێژووی کۆنیشە ئەوەی کە لە سەردەمانێکە کە ئەنتیساماتیزم لە ئەوروپایە گەشەیە کرد و خەریک بوو بەرەو ئەوە چوو کە دواتر کارەساتێکی لێ بقۆمێ و لێ بکەوێتەوە. ئەوانە ئەنتیساماتیزم هەڵوێستی ئەو خەڵکانی کە لایەنگری فکری مارکس بوون یا مارکسیانە بیریانە کردەوە سەبارەت بە ئەنتیساماتیزم و ئەم بیرروبۆچوون و ئایدۆلۆژیا ڕەگەزپەرستانەیە چی بووە. لەسەر ئەو بابەتانە قساکەین، نەک بەگشتی داکۆچی لە هەموو مارکسیەکان بکەین، چونکە قسەی زۆر بە ناوی مارکسیزمەوە ئەکرێ کە بەش بە حاڵی خۆم من بە دوور و نزیک لە تەنانەت لەگەڵ مۆدرنیزمی شاجاری وا هەیە بە کێشەیە بینم، نەک تەنها لەگەڵ مارکسیزماوەکو ئایدۆلۆژیایشی ڕزگاری خواز و ئازادی خواز و یەکسانی خواست. بەرحاڵ پێم خۆشە دەست بێ هاوڕێ میرۆ، لەکوێوە ئەتەوێ هەڵوێستی مارکسیەکان بگەڕێتەوە بۆ چۆ و کڕۆنۆلۆژیە لە چۆوە دەست پێ بکەیت؟ یەکەم جار حەزەکەم لە ڕووی تیۆریەوە ئایا ئەنتیسەمیتیزم لەگەڵ تێڕوانینی مارکسیانە گونجێت؟ تۆ باسی مارکسیزم و کرد و مارکسیەکان حەزەکەم منیش چەند تێبینێکی بچووک بڵێم لەسەرەوە مەسەلەیە. مارکسیزم لای من پرۆژەیەکی تەواو نەکراوە، یعنی من وەکو پرۆژەیەکی تەواو نەکراو سەیرەکەم کە مارکس و دەستیان پێ کردووە و چەندین دەستکەوتی گەوریان هەبووە لەم بوارەیە، بەڵام هەموو دنیایان بۆ شەرح نەکردوین، ئاگایان لە هەموو شتێک نەبووە، یعنی ئەوە نەبووە بڵێ
بڵێن ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکەم مەسەڵەن ئێمە پرۆژەیەکی تاوا نەکراوە هەڵەیان هەبووە زۆر شتە بووە نەیانتوانیوە دەرکی بکەن یا دەرکی هەموو لایەنەکانیان نەکردو و پرۆژەیە ئیشی ئەو مارکسیانەیە کە لەسەر ئەو ڕێبازە بەردەوامە بن نەک مەسەڵەن وەکو کتێبێکی داخرا و وەکو مەنهەجێکە ئەوان تەواویان کردبێت و هەموو دنیان بۆ ئێمە شەرح کردبێ و ئێمە تەنها لەسەری بڕۆین لەم ڕوانگەوە باسی مارکسیزمەکەین ئەوەی کە بۆچی مارکسیزم ناگونجێ لەگەڵ ئەنتیسێمیتیزمە و دژێتی ئەو یەکیان ئەگەڕێتەوە بۆش تێگەیشتن لە سەرمایەداری ئەوە بەرنامەی پێشوو باسمان کرد ئەویش تێڕوانی مارکسیانە لە تەواوی سیستەمی سەرمایەداری وەکو شێوازی بەرهەمهێنانە مۆد ئۆف پرۆدەکشن پرۆدوکسیۆنسڤایزە کە باسەکرێت شێوازی بەرهەمهێنان لەسەر ئەوە نەوەساو بڵم کۆمەڵێ خەڵک بێن ئەم سیستەمە لە پشتی پەردەوە دابڕێژن یا کاری کۆمەڵێ کەس بێ بەڵکو کاری تەواوی مرۆڤەکانە لە چاخێکە لە سەردەمێکە و ئەم شێوازی بەرهەمهێنان لەسەر کۆمەڵە شت وەساوەیەکە لەوانە ئامرازەکانی بەرهەمهێنانە ئێتر لە تەکنەلۆژیاوە ڕێخستنی ئەم تەکنەلۆژیا هەلو مەرجەکانی بەرهەمهێنان و پەیوەندیەکانی بەرهەمهێنان و پەیوەندیەکانی بەرهەمهێنان چۆنیە لە پەیوەندی بەرهەمهێنان لە فیوداڵیە جۆرێکە لە شێوازی بەرهەمهێنانی ئاسیاییە جۆرێکە لە کۆیلایەتیە جۆرێکە و لە سەرمایەداریشە جۆرێکە و ئەوەی کە بن لە سەرمایەداریە بەرنامەی پێشوو باسمان کە لە زیێدەبەها لەکوێ دروسە بێ بەها لەکوێوە دروسە بێ و ڕەگی چەوسانەوە لەکوایە ئەمانە هەمووی لە تێڕوان لە میتۆدی مارکسیا دیاریکراوە باس کراوە و بەرنامەی پێش لەسەری قسەمان کرد کە بە تەواتی جیاوازە لە تێڕوانینی ئەنتیسێمیتی کە پێی وایە سەرمایەداری تەنیا پەیوەستە بە جوولەکەوە یا تەنیا یەک جۆر سەرمایەداری خراپە یاویش سەرمایەداریە کە جوولەکە پەیڕەوێکە و بەڕێوەیە بە و لە بانقا و لە بانق و بازرگانی و ئەوەی کە پێوترێ بواری سێرکولیشن ئێمە بواری پرۆدەکشنمان هەیە و لە پرۆدەکشنە لە بەرهەمهێنانە بازنەی بەرهەمهێنانە ئێمە زیێدەبەها بەرهەمیە ئەو زیێدەبەهایە دوایە ئەچێتە سوورەوە ئەگۆڕێ بۆ کاڵا ئەگۆڕێ بۆ نرخ ئەوانەیش تەواوی ئەو سیستەمانەی ئەو دەستگانەی کە لە ئەم بوارە دروسە بن بۆ ئەوەیە سوورەکە سەریع بکەن بۆی سوورەکە بکەن و تێڕوانینی ئەنی هەم ساختکردنەوەی بۆی ڕوونکردنەوەیەک بێ بۆ بینەرانمان کە ئەگەر ئاشنانین بەو تێرمانەی مارکسیزمەوەوانە یعنی لە سەرمایەداری بواری لە بواری پرۆدەکشنە لە بواری بەرهەمهێنانە لەو جێگایە کە کاڵاکان بەرهەم دێ مارکس لەو جێگایە تەشخیصێ کات و ڕەخنی لێگرێ ئەوانە نەک لەو جێگایە کە خەریکن کاڵاکان ساغەکرێن دیارە ساختکردنەوەی کاڵاکان و بڵێن لە بازاڕا فرۆشتنیان و ژێڕانەوەی وەک پارە و کەڵەکەکردنی سەرمایە بەشێکی تەواوکاری ئەم پرۆسەیە بەڵام لەوەی کە کۆیلایەتی هەیە و لەوەی کە کۆیلایەتی کاری کرێگرتە لە ناو کۆمەلگایە مەوجودەوە بەمە چینەکان دروست بوون و ئەمە جەوهری کاپیتالیزم سەرمایەداریە لەو شوێنەیە کە هێزی کار کاڵایە کڕاوە لەلایەن سەرمایەدارەوە و بەکارە هێنرێ بۆ بەرهەمهێنان ئێمە بەسمەوەی بۆ جاکردنەوەی ئەو دوو بەشە بۆچی ئینەکەی بەڵێ ببەر و بوارەکانی ترەوە بواری سێرکولیشنەوەمانش هەرێکی و دژیەکی و کێشەی خۆی هەیەوە چەنا کتێب و بابەتی لەسەر نووسراوە بەڵام یعنی تەواوی پرۆسەکە بەم شێوەیە و بەنام پێش و باسمان کرد کە ئەنتیسێمیتەکان بواری بەرهەمهێنان بواری پیشەسازی کاڵا وەکار ئەمانە بەتەواتی لە پرۆسەکە کەنە دەرەوە نەکەشکەندر بەڵکو وەکو شتێکی پیرۆز وەکو شتێکی زۆر باش باسێکن وەکو سیفاتی ئەو گەلە باڵاکە بۆ نمونە لای ئەڵمانیەکان ئەڵمانی بۆ شێوە باسێکن و ینی تەواوی پرۆسەکە سەر ناکەن لەبەرەوە لەم ڕۆ زۆر
دژی یەکەن یعنی بە هیچ شێوەیە ناگونجێ مثلا لە تێڕوانی مارکسیە تەنانەت کرێکاریش هێزی کار بەشێکە لە پرۆسەی بەرهەمێنانی سەرمایەوە بەشێکی زۆر گرنگی بەرهەمێنانی سەرمایە تەنان بڵێ هێزی کار گرنگترین بەشی پرۆسە نەک تەنیا هێزی کار بەرهەمێنانەوەی کۆمەڵایەتی ینی پیرەژنێ لە شوێن دانیشتووە لە کوردستان پیرەژنێک کە نەخوێنەواری هەیە نە هیچ شتێکی هەیە مناڵی کوڕەزای کچەزایەکی خۆی بەخێوەکە لەبەرەوەی کوڕەکەی کرێکاریەکە بەشێکە لە پرۆسەکە بەرهەمێنان ینی ئێمە بڵێم ئەوەی کا لە مارکسی بەم شێوەیە لە سەرمایەتی تێگا وەکو گشتێەوە بەڵام ئەنتیسیمیزم بە شێوازێکی زۆر جیاواز ئەمە بۆ شێوازی بەرهەمێنان ئەمە نقطەیەکی زۆر گرنگە نقطەی دووەم ئەوەی کە ئێمە پێڵم ماتریالیزمی مێژوویە چە مارکس خۆی ئەو وشەی بەکار نێناوە بەڵام ئەوەی نزیکە لەوە ئەوەیە کە لە لێکۆڵینەوە لە هەر دیاردەیەک یان لە هەر شتێکە لە هەر باس و خوازێکە مارکسیەکان شتەکان وەکو پرۆسەیەکی مێژووی سەیرەکەن نەک ینی مێژوو وەکو کاری مرۆڤەکان کاری بە کۆمەڵی مرۆڤەکان بەڵام نەک وەکو کارێکی خۆویستانە نەک وەکو بەرهەمی کۆمەڵی پاڵەوانی وەکو ئەسکەندەری گەورە و نازانم داریوش و ئەمانە کوورش و ئەمانە یا ناپلیۆن بەڵکو وەکو کاری مرۆڤەکان بە کۆمەڵ سەیرەکەن لە چاخێکی دیاریکراوە بەو پێدراوانەی کە لە سەردەمی خوان وتە بەناوبانگەکەی هەژدەی برومەر و مەزن لە لێکۆڵینەوە لە هەر هەڵگرانی هەر ناسنامەیە ئاینێ نەتەوەیەکە بۆکو لێکۆڵینەوەیکی مێژوویەکەن نەک بۆکو شتێکی ئەبەدی سەیریکەن یعنی مەسەن کە تۆ بۆکو کۆمۆنیستێک لە مارکسیەک لەسەر پرسێکی وەکو جوو لێکۆڵینەوەکەی بزان لەکوێ ئاژین لە چی شوێنێک ژیاون لە چی سەردەمێکا ژیاون و لە چی شێوازێکی بەرهەمێنانە ژیاون ئایا لە سەردەمی کۆیلایەتیا بوون لە سەردەمی فۆیداڵیا بووە یا مەسەن لە سەردەمی سەرمایەداریە بووە و ئەم پرۆسانە چی کاریگەریەکی هەبووە لە سەرشیانیان و پرۆسە مێژوویەکان مەسەن جەنگ و شەڕ و ئاژاوەکان چی کاریگەریەکی هەبووە لە سەرژیانیان ژیانی کۆمەڵایەتیان چۆن بووە یا مەسەلەن سەر بە چی نێبوون ینی لە تێڕوانین مارکسیە کۆمەڵێکی هاوچارە نووسی ئەبەدی دایمە پێکەوە بەسراو نییە بەم شێوەیە ینی تۆ کە لێکۆڵنەوەکە مەسەن هەتا لە ئێستا مەسەن لێکۆڵنەوەکەی لە نەتەوەی کوردت لە نەتەوەی کورد جارێ لێکۆڵنەوەگەڵی چەنی کرێکارە چەنی جووتیارە چەنی بۆرجوازی چەنی سەرمایەداری گەورەیە ئەمانە هەمووی تاسیری هەیە لەسەر تێڕوانینی ئەنتیسێمیتیانە بە پێچەوانەوە تێڕوانینێکە کە بە تایبەتی ئەوەی کە لە سەرەتای سەدەی 20 بڵاو بووەتەوە و تەشەنەی سندووە تەڕوانینێکی ڕەگەزیە پێی وایە ڕەگەز ڕیس ڕەگەز مۆتۆر و داینەمۆی مێژووە ینی ئەوە ئەمە مارکسیەکان ئەڵێن خەباتی چینایەتی داینەمۆی مێژووە ئەوان ئەڵێن ڕەگەز مەسەلەن تۆ ڕەگەزێکی هەیە ڕەگەزی ئاریایی ئەمە مێژوو ئەبا بەڕێوە و مێژوو لەگەڵ ڕەگەزی ئاریایی دروسە بێ ڕەگەزەکانی تر ڕبوون ڕەگەزی سامی جوو یا مەسەلەن ڕەشپێس ڕەگەزە ئاسیایەکان ئەمانە یا قۆناغێکی دواکەوتووی مێژوون یا هەر دژە بەشەرین دژە مرۆیین یا ئەوەی کە نازیەکانیانەوت ئونمێنش نامرۆڤ بەم شێوەیە لە ینی مرۆڤیانەکرد بە کۆمەڵە خەڵکیانەکرد بە وجودێکی ئەبەدی و جەوهەری نەگۆڕاو بۆ هەمیشە ئەمێنێتە ئەمە دوو تێڕوانینن
زۆر دژی یەکن لەبەرەوە لە ڕووی تیۆریەوە کەسێ مارکسی بێ بە هیچ جۆرێ ناتوانێت ئەنتیسەمیت بێ نەک هەر ئەنتیسەمیت ناتوانێت دژی مسلمانان بێ وەکو ئەسەن باسی هەویەت ناسنامە لێرەیە ئەگەر ئیجازە بێ لێرە باسی من ناسنامە باسەکارەوە نییە کە ئەوان ڕوتی مێژوو بەچی تەفسیرەکان یا مەسەرەن ئەمانەی بنیادەمەکان بەشەرەکان و ئەوەی کە پێڵێن ڕیسیش بۆ خۆی کەلیمێکی دروستکراوە شتێک نییە ناوی ڕەگەزی دیاریکراوە بێ ئەوانەوەن ڕەگەزەکانیان بە پێی منچوەیە کشتی هاوبەش و ئەوانە پۆلێن کردووە و کاتیگۆرازیان کردووە ئەوانە و ئەڵێن ئەمانە لەگەڵ یەکە ململانیان هەیە ملانی ئەمان بەڵام هەر ئەوە نییە سیفاتە هینەکانی ئەمە سۆشیال داروینیزمە دیارەکە ئیتر ئەم ڕەگەزانە لەگەڵ یەک کاململانیەکەن و کام ڕەگەزیان باشتر توانی یا کە ئازاتر بوو سەرکەوتوتر بووانەوە پێشەکەیوانتر لە دواوە ئەبن و یا لە ناوەچن و لە بین نەچنوانەوە سۆشیال داروینیزمە بەڵام نەک لێرەیە تەنانەت لە تعریفکردنی ئینسان ئازانی ئەمەی ئەم زەخکردنەوەی ڕەگەزە بەم جۆرەوە پەیوەستکردنەوەی کەڵچەر و کولتور و بیرکردنەوە و شێوازی ژیان و ئەمانە لەگەڵ ڕەگەزە دەمسکردی لەگەڵ ئەمەیە لە بناغەوە هەڵوەشانەوەی چەمکی ئینسانە یعنی کە مەسەلەن نازیستەکان وتوانە نامرۆڤ لە واقعا زۆر ڕازگۆیانە قسەیان کردو چونکە ئەوان ڕازگۆن لەگەڵ بیر و بۆچوونی خۆیانە ئەنی هەنێ ناسیۆنالیستە بینی و هەنێ کەسە بینی کە وەختێک تەعامل لەگەڵ بۆ نمونە خەڵکی موسڵمانیا خەڵکی عەرەبیا خەڵکی کورد زمانیا خەڵکی تورکیاماناکە لەسەر ئەساسی ئەوەی تورک ئاوایە ئەم تەعمیم کردنە ئەمەی کە تۆ صفەتێکی دیاریکراوی معەن بیتە پاڵ گروپێکی دیاریکراو ئەمە لە بناغەوە لەگەڵ چەمکی ئینسانە لە ناکۆچیە چونکە ئینسان تەنەوەعی تایە جیاوازی تایە و ئەوەی کە کەمومان کۆکاتەوە ئەم چەمکەیە وەختێک تۆ ئەم چەمکەت بەکار نێنا بۆ ناسینەوەی سیفاتەکان و کەڵچەرەکان و ئەوانە کامەیە مەسەلەن کام سیفاتیانیان کەڵچەرێکی ئینسانی دواکەوتووە کامیان کەڵچەرێکی ئینسانی پێشکەوتوتە سەنەتوانێت ئاوا پۆلێنی بکەن لە بریەوە کەوتی دەسەرەوەی کە ئەمەیان غەربیە و ئەمەیان شەرقیە و ئەمەیان مۆدێرنەوە بڵێن هینە ئەوروپیە و ئەمەیان نا ئەوروپیە و ئەمە وایە لە ڕاستیە دوور کەوتیتەوە لە خودی چەمکی ئینسانەوە بەم معنایە نەک تەنها لە مارکسیزم تەنان لە لیبرالیزمیش دوور کەوتیتەوە کە بڵێن خۆناغێک پێش مارکس و پێش ئەو میتۆدۆلۆژیە مارکسیە ببەخشە خۆی ئەو چەمکی ڕەگەزە هەر درێژەی کێشاوە ئێستا هەیە بەڵام چونکە چەمکی ڕەگەز بێزراوە ئێستا ماناکەی زۆرینە کەم کولتور بەکارێنرێ یا چەمکی شارستانێت و ئەوەی جەنگی شارستانێتەکان یا جەنگی کولتورە یا ئەوەی کە ڕاستڕەوەکانی ئەوروپا بەکارێن ئێتنۆ پلورالیزمی ئەتنی بەکارێن کار درێژکراوەی ڕەگەزپەرستیە بەڵام ئەو قووەتەی جارانی نەماوە چونکە لە سەرەتای سەدەی بیستە ئەوانە تیۆری ڕەگەزیان کەدا هێنا و تیۆری ڕەگەز وەکو داینەمۆی مێژوو لە ڕاستیە بۆ وەستانەوە بوو بەرامبەر بە مارکسیزم وەستانەوە بوو بەرامبەر بە خەباتی چینایەتی وەکو داینەمۆی مێژوو ئەمە دوو نقطە بوو کە لە ڕووی تیۆریەوە هەر تیۆریای ڕەگەزی بەگشتی و ئەنتیسێمیتیزمش وەکو جۆرێ لە ڕەگەزپەرستی دژبەجوو بۆ هەڵاواردن دژبەجووانە ناگونجێ لەگەڵ مارکسیزمە و تیۆریای پلانگەڕیش بە هەمان شێوە ناگونجێ لەگەڵ مارکسیزمە کەسێک کە مارکسی بوو و میتۆدی مارکسیانەی بەکارێنا ناتوانێت ئەم باوەڕ بەم تیۆریانە بکات و خیانەت لە میتۆدەکەی خۆیەکە ئەگەر باوەڕ بەم تیۆریانە بکە غەڵەت لاانم شتێ نەگەن کە ئەڵێن مەسەن تیۆریای پلانگەڕیمە بەزۆ نیە دەوڵەتەکان پلان و نەخشە و ئەوە هەنێ ئەوانەمە ڕۆژە خەریکی پلان و نەخشە و هەموو دەوڵەتەوە تێنایشەکەی ناڕوا بەڵام ماسەوێت تیۆریای پلانگەڕی وەکو جیهانبینیە کە شتەکانمان بە ڕوون بکاتەوە بڵێەوەی کە ڕووەدا هەمووی پیلان و نەخشەیەکی دیاری کراوە و کۆمەڵێک دەسەڵاتیان هەیە بەسەر دنیای ئەو شتانە ئەو ناگونجێ لەگەڵ تێڕوانی مارکسیە و ئێمە لە ڕووی مێژووە تێڕوانی و هەڵوێستی مارکسیەکانمان هەیە سەبارەت بەم مەسەلە من حەزەکەم بە
شێواز وەکو کڕۆنۆلۆجیانە باسی هەنێ مەحەتا نێوێزگەی ئەو هەڵوێست بۆ چوونانە بکەم بە زۆر باشە بیرە نەچێت لەکوێوە دەست پێکەی بەس بەر لەوە با بینەرانم ئاگادار کەمەوە کە ئەم بەرنامە تەنها لە یوتیوبەوە پەخشە بێ ئەو هاوڕێیانەی کە بینەرمانن لەسەر یوتیوب ئەرێک بچێشن کە لینکی یوتیوبەکە لەسەر سۆشیال میدیای خۆیان لە فەیسبوک یا لە جێگای تر دابنێن بۆی کەوا بینەرانێکی تر زیاتر ئەم بەرنامەیە ببینن وەگەر نەشتان کردووە تا ئێستا کەناڵی یوتیوب لە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بەدەست و ئاشنایانتانی بناسێن ببوورە ئەبێ زارجار ئەو ڕاگانە بکەمەوە بۆی کە بێ فەرمو بەس پێشەوە حەزەکەم جیاکاریە بکەین کە مەسەن ئێمە هەڵوێستی مارکسیەکان بەرامبەر ئەنتیسێمیتیزم جیایە لە هەڵوێستیان بۆ پرسیجوو چارەسەری پرسیجوو ئەمە دووشتی دوو مەوزوعان ڕاستە بەیەکەوە گرێدراون بەڵام لێرە ناتوانین هەمووی باسکەین بەس من لێ چەند نقطەیەکەڵم پرسیجوو بابەتێکە لە شوێن بۆ شوێن ئەگۆڕێ مەسەلەن چارەسەرەکەیشی ئەگۆڕێ مەسەن کە کەسی مارکسیەکی وەکو مارکس و ئەنگلز کە بە یەکەم مارکسی ناسراون لە واقعێکە ژیاون کە چارەسەریان بۆ پرسیجوو ڕنگدانەوەی واقعەیە کە تیاژیان کە پێوترێ ئەسیمیلیشن کە ئاوێتەبوونی جوو بەو کۆمەلگایانەی کە تیاژین وەزانم پرۆسەیە لە فەڕەنسا هەبووە لە ئیتالیا هەبووە و لە ئەڵمانیا بە نیوە ناچڵی هەبووە بەڵام پرۆسەی هەبووە لە رووسیا قەیسەری پرۆسەیەکی جیاوازتر هەبووە کە ئەسیمیلیشن ئاوێتەبوونی جوو لە پرۆسەی مۆدێرنەیە بۆ کۆمەلگای کە تیاژین ئیمکانی نەبووە چونکە دەوڵەتی رووسیای قەیسەری چەندها یاسای داناوە دش بە ئینتەگریشنی جوو دش بە ئاوێتەبوونی جوو لە ناو کۆمەلگایانە و ئەمە ڕێگری کردووە لەوەی کە ئەوان بتوان ئاوێتەی و کۆمەلگایە بن و مەسەن واقعەتی کۆمەڵایەتی واقعەتی چینایەتیان جیاواز بوو مەسەن جوولەکەی ئەوروپای ناوەڕاست ئەڵمانیا بوون منە زیاتر بۆرجوازی بوون یا وردە بۆرجوازی زیاتر بۆرجوازیش بوون یعنی مەسەن زیاتر لە ڕێگەی خوێندن و ئەوانەوە هەوڵیان داوە ئاوێتە بن مەسەلەن زانایان تیا هەڵکەوتووە پارێزەر ئەو ئیشانەی کە بۆرجوازی ئەیگا دکتۆر بوون پزیشک بوون ئەو شتانە بوون یا لەبەرەوەی ناتوانیەوە بچنە زانکۆ زۆر پلەی ڕێگان پێ نەداون کە زیاتر لە بواری ڕۆژنامەنووسیا ئیشیان کردووانە لە ئەوروپای ڕۆژهەڵات واقعێکی تەواو جیاوازیان هەبووە جووەکان ئەوان لەوێت چوون کە حتا وەکو کریەکاریش نەیانتوانیوە لە شارە گەورەکانی وەک سانت پتروسبورگ گۆوانەیە کار بکەن کە لەوێ پیشەساسی گەورەی تیا بووە بۆیە کە ئەو کارانەی کە کردویانە زیاتر کاری پیشەوەری بووە وەکو کریەکاری یا وەکو کریەکاری ڕۆژانە بووە یا وردە بازرگان بوون لە نێوان شار و لادەیە هاتوچۆیان کردووە یا دوکاندار بوون وەکی زۆریان هەر پیانەوترێ لوفت منشن بە ئەڵمانی لوفت منشن وەکو لای خۆماڵە بەبای خواش یعنی بەبای خواش خۆشیانیان نەزانی بەیانی چی پێیاگەندا ئەو تەسویرە جوو لە مێشکی خەڵکە لاچێکە هەزان هەمووی دەوڵەمەن و خوا پێدا و نازانم چی شتانە بوون واقعەیەکی تەواو جیاوازیان بۆ دروست بوو بە ملیۆنان کەس بوون ئەوانە بە ملیۆنان کە باسییانەکەم بازی کۆمەڵی خەڵکی کەم ناکەین کە لە رووسیای قەیسەریا ژیاون بۆنە ئەمە چینێکی تەواو جیاواز واقعەتێکی تەواو ئەمە پێوترێ پرسیجوو لە شوێنێ بۆ شوێنێتر ئەگۆڕێ و پرسی ئەنتیسێمیتیزمیش هەر پەیوەستە بم پرسەوە مەسە لە بەرنامەی پێشووە باسی برونۆ باوەر و مارکسمان کرد پرسەکە لەوێ لەسەر چی بوو پرسی سەردەمی نازیەکان نەبوو بڵێ یا
یا ڕەها بکرێن یا ناچار بکرێن کۆچکەن یا قڕ بکرێن. لە لای نازیەکان دوو ئۆپشن هەبوو، دوو بوارە بوو بوویانیا ئەوەیە بڕۆن، یەکەمیان ئەوە بوو بڕۆن کۆچکەن لە ئەڵمانیا نەمێنەوە بوو، هەمویان لە ئەڵمانیا دەرکرا 500,000 کەس، یا قڕ بکرێنەوەی دواتر لە پرۆسەی ئەوەی هۆڵۆکۆستەوە دوات چارە ئەوە بوو. بەڵام لە 100 ساڵ پێشووترا مەسەلەکە شتێکی تر بوو. باسەکە ئەوە بوو ئایا جوولەکە دووبارە بخرێنەوە گێتۆ ئەو هەموو مافانەی کە بەدەستیان هێناوە لە ڕێگەی لە پرۆسەی لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە ئەوەی مافی مرۆڤ و ئازادی و یەکسانی وانە بە حالی براڵەکان بڵێم، ئایا ئەم شتانە دووبارە ئەمە لە ئەڵمانیا ئەم شتە ئایا دووبارە بخرێنەوە گیتۆوە یا گێتۆوە یا وەکوانی تر ئاسیمیلە بن، ئاوێتە بن، ئاوێتە بن وەکوانی تر بژین، هیچ فەرقیان نەبێ. پرسیارەکە ئەوە بووە مەسەن لە سەردەمی لە کاتی قسەی برونۆ باوەر و بڵێم مارکسا لەوێ مەسەلەن ڕۆمانتیکەکان ئەوانەی کە ڕۆمانتیزمی سیاسی و باوەڕیان وابوو کە دنیای سەردەمی پێش شۆڕشی فەڕەنسی دووبارە بکرێتەوە، واقعی پێش شۆڕشی فەڕەنسی دووبارە بکرێتەوە، داوانە کرد بخرێنەوە گیتۆ نابێ. ئەم دوو نەتەوەیە دوو نەتەوەی جیاوازن، نەتەوە مەبەستمان وەکو میلەتی سەردەمی عوسمانیەکان، میلەتی مەسیحی و میلەتی جوو جیاوازن و تێکەڵبوونیان زەرەری هەیە و خراپ و لەو سەردەمای مارکس مەسەند ئەوەی لەسەر برونۆ باوەر کە باسمان کرد کە ئەو قسانەی کردووە پرسی جووی نووسیوە لەوێ هێشتا نەبووە بە مارکسی و کابراکە مەسەند هێشتا نەبووە بە مارکسی و تێڕوانینێکی پێش مارکسیانەی لە پارە هەیە لە سەرمایە هەنێ قسەکە کەسانێک وەکو ئێدمۆن زیبەنە هاتوون وتوانە ئەم قسانەی مارکسیکە ئەنتیسێمیتە، یعنی مارکس وەکو هیتلەری لێ هاتووە، وەکو هەموو ئەنتیسێمیتەکانی تر گوایە هاتووە وتێتی ڕزگاری مرۆڤایەتی لە کۆتایهێنانی جوایە، لە کۆتایهێنانی ئاینی جوایە. ئەمە یعنی ئەم چارەی کۆتایی کۆتا چارە پێشیت لە مارکس بۆی قڕاندون. ئەمە تێڕوانینێکی زۆر زۆر هەڵەیە نەخوێنەوەی واقعی ئەو کاتەیە و یەکێک لە ئەو نوکتە زەلیانەی کە توانین باسیکەین، یەکێک لەوانەی کە زۆر کاریگەری هەبووە لە مارکس لەم قۆناغەیە ئەو شتە بەو شێوەیە بنووسێ مۆزەس هێز بووە یاتوان موسا هێز بڵێن کە بە باوکی زایۆنیزم ناسراوە، باوکی زایۆنیزم. ئۆکێ. ئەو لەوێ کتێبێکی نووسیوە دەربارەی ماهیەتی پارە و پارە ئیتر بە شێوەیەکی زۆر هین باسێکە، ینی بگوایە پارە دەسەڵاتە بەسەر هەموو شتەکانی ترا و ئەو پارە خوا لە ڕووی تیۆلۆجیۆ خوا چی دەسەڵاتێکی هەیە لە دنیای کەلام و ئیلاهی ناسیە، لەسەر زەوی لە دنیای پراکسیسە لە دنیای واقعیە پارە ئەو قووەتەی هەیە ئەو دەسەڵاتی هەیە. ئاوا لە مەسەلەکە لە کاتێکە ئەمە ئەوەی تێڕوانینی مارکسیانە لە پارە جۆرێکی ترە هەر تەواو جیاوازە و باسمان وەزیفەیەکی هەیە لە سەرمایەداریە، نەک خوای سەرزەوی شتەکان بێ. جا هەر ئەو باوکی زایۆنیزمە هەر ئەو مۆسەیەسە ئەڵێ چی ئەڵێ پارە جووە، جوولەکەی سەرزەویە، یعنی مەزەن لەوێ ئەو قسانە زۆر زۆر باو بووە لەو سەردەمایە وەکو میلەتی خوا مەسەلەن شتێکی لە بابەتە، یعنی وەکە میلەتێک کە خوا اختیاری کردووە، یعنی چی جووی سەرزەوی وەکو دەسەڵاتەکە وەکو پارەکە، ینی وەکو مێتافۆرێک
بەکارهێنا چۆن مەسەڵەن ئەڵەن جوولەکە خەریکی پارە و ئەوانەیە وەکو ئەو ستێرۆتایپانە ئەو بەکارهێنراوەتەوە. ئێمە مارکس دوایە تێڕوانینی خۆی زۆرە گۆڕێەوە هەتا ئەگاتە و قەناعەتەی لە هەنێ شوێنە بڵێ دوایە کە فەنکشنی پارەی بۆ دەرەکەوێ وەزیفەی پارەی بۆ دەرەکەوێت تێگا پارە ئەو شتە نییە کە پرۆدۆن باسێکرێت پارە ئەو شتە نییە کە مۆسێز باسێکرد پارە ئەو شتە نییە کە سۆسیالیزمی وردە بۆرجوازی باسیێ کرد و ئەوەی کە پێوترێ سۆسیالیزمی حەقیقی سۆسیالیزمی ئەڵمانیەوانە پارە فەنکشنێکی تری هەیە لە سەرمایەداریات ئەڵێ بۆکو هینێک و ئەڵێ پوریتیانیزم یا مەسیحێت ئاینی سەرمایەداریە لە ڕاستیانەک و تێڕوانینی مارکسیەکان ئێمە دوام لە هەڵەی تایە زوعفی تایە یا شتێکی تایە ئەوە بەڵام تێڕوانیان دوای ئەوەی کە مەسەن مارکسیەکان مەزەبی لێکۆڵنەوەی مارکس بۆ سەرمایەداریان بۆ دەرەکەوێەوەی خوێندنەوەوانە ئەموو ئەگەنەوە قەناعەتەی ئەسڵەن وەزیفەیەکی هەبوو بێ جوولەکە جوو وەزیفەیەکی پێش سەرمایەداریانەی هەبوو ئەسڵەن سەرمایەداری بووەتە هۆی ڕووخانی واقعیەت و ئەو پێگەی کە جاران جوو هەی بووە لە کۆمەڵگایە لە ئابووری شاوە مەسەڵەن کەسێکی وەکو کاوتسکی من وەکو تا وەختەی مەسەن تا سەردەمی جەنگی جیهانی یەکەم و لە ئینتەرناسیۆنالی دووەموانە وەکو پاپای مارکسیزم باسەکرا ئەو نووسینی هەیە لەسەرەوە کە جوو ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش سەرمایەداری وەکو پێی وایە لە کۆمەلگای سەرمایەداریە جوولەکە ئاسیمیلێ ئەبن یعنی ئاوێتە بن ئەوە چونکە وەزیفە کۆمەڵایەتەکەیان نامێنێ واقعیت و ئینی بوونیشیان نامێنێ و تر وردە یەهودیەتی ئەتوێتەوە و نامێنێ مەسەڵەن لەسەر ئەمتر یادان کەسێکی هەر لەو سەردەمەیە کە مارکسە شتانە نووسێت چەند ساڵێ دواتر ئەنگلز گاڵتە بە کابراایەکەکە کە شاعیرێک بووە خۆی بە ئەسڵ جوولەکەی و شاعیرە کارلبێک جوولەکەیەکی لە نەمسا ژیاوە هەنگاری بووە بە ئەسڵ جوولەکەی هەنگاریا بووە ئەم کارلبێکە شعرێکی نووسیەوە بەسەر بنەماڵەی ڕۆسچیلدا ئەڵێ ئەم پارەی کە هەتانە ئەگەر دڵێکی صاف و ئەوەتان هەبووە میهرەبانیشی هەبووە لەگەڵەیە ئەوەی تر هەموو دنیاهی تۆ بوو مەسەن ئەوتوانی زۆر شتی چاکە بکەیت ینی کێشەی ڕۆسچیل لای ئەم سۆسیالیسمە حەقیقیانە و بنەماڵەکان ئەوە بووە پارەکەیان هەیە وەکو کارلبێک دڵە سافەکەیان نییە خزمەتی مرۆڤایەتی پێ بکەنوانە ئەنگلز مەسەن گاڵتە ئەکا بەم تێڕوانینە هەر لەوێشە زۆر ڕەخنە لە کارلبێکە گرێ بۆ ئەوانش زۆر باشە کە مرۆ باوەڕیان بە تیۆریای پلانگێڕی و باوەڕیان بەوەی بنەماڵی ڕۆژن ئەڵێ ئەم ڕەخنانەی تۆ ئەوە نە کابراو زل کردووە وەکوینی لێ هاتووە وەکو ماستاوی لێ هاتووە هانکە ئەم ڕۆسچیل وەزیفەیەکی هەیە لە کۆمەلگای بۆرجوازیایە کۆمەلگای بۆرجوازی ڕۆسچیلدی دروست کردووە نەک ئەو کۆمەڵگاکەی دروست کرد بێ ئەو بە ئەویش نەبێ لە بەیانەیەکێکی تریە هەر ئەو وەزیفە ئەو دەورە بێ ببینێ بۆ ئەو کۆمەلگای تۆ ڕەخنەیەکە هەیە لە واقعەتی سەرمایەداری بگرە لە کۆمەلگای بۆرجوازی بگرە لە خاوەندەهرێتی تایبەتی بگرە نەک لە خۆپەرستی کۆمەڵێک سەرمایەدار ئاخر ئەو تێڕوانین هەیە ئێستا ژەر باوە لە ناو خەڵکە حەفیان وایە کۆمەڵێک سەرمایەدار چاوچنۆک و ئەگەر ئەوان میهرەبان بن و پارەکان بەسەر خەڵکا دابەشکەن و ئەوانە دنیا بێ بە شامی شەریفەوە گاڵتەیان ینی هەتا گاڵتەیان بەو خۆمە ئێماڵێن سۆسیالیزمی حەقیقی
کەوان گاڵتەیان پێ کردو و دژایەتیان کردوانە کۆمەڵە خەڵکی دەست بەتاڵ نەبوون یعنی کەسانی شۆڕژگێڕان تێبوو وەکو ڤیلهێلم مایتلینگ تەنەها هەزار کەسی بەدواوە بووە هەنیان بۆ شۆڕشی کردووە ئەوانە بەڵام تێڕوانی نەکەیان بۆ کۆمەلگای سەرمایە تێوارانێکی زۆر واقعی و خەیاڵی بووە لەبەرەوەیەوە دواتر پێوتێ سۆسیالیزمی زانستی کە داهێنرێت دژ بەوانەیە ئاسن بەرەوە ئێماڵێن تێڕوانینی ئەنتیسیمیتیانە بە هیچ شێوەیەک ناگونجێ لەگەڵ تێڕوانی مارکسیە ئەڵام چەند شتێک هەیە مەسەڵەوەی بەنامە پێشتر تۆزێک باسمان کردەوەی کە مەسەلەن تێڕوان کۆمەڵێک هینیان بڵاو کردوێتەوە هەم ئەنگلس هەم مارکس زۆر حساس نەبوون بەرامبەر بە ئەو ستێرۆتایپانەی کە بەرامبەر بە جووەکان هەبوو زۆر حساس نەبوون زۆر گویان پێ نەدا چەند جارش تو تیۆری تا موقفیشە لە بەسایی نەتەوایەتیە زۆر جار مەسەلەن موقفێکی زۆر چۆن بڵێم ینی وانە بۆ هەر یەک هەڵوێستیان هەبێت لە هەر شوێنە میلەتێک داوای سەربەخۆی کردو داوای مافی کردو ئەوانە گوایە مافی میلەتان وەکو شتێکی زۆر مهم وەربگرن و ئەوانە هەمووی میلەتی مافی هەیە دەوڵەتی هەبێ ئەوانە لە سیاقەکەی خۆیان سەیریان کردو بۆ نمونەکە هاتووە لەسەر مۆزۆی کاتی 1940 وانە هەموو ئەو حرەکاتانەی کە لە دژی بە جۆرە لە جۆرەکان بەکار هاتووە لە دژی شۆڕش دژە شۆڕش بوون ئەوانە ئیدانیان کردووە لەسەر مۆزۆی ئێرلەنداوانین دیفاع لە مەسەلەی ئێرلەنداکەن دیفاع لە ئەوواکەن کاین بێ مەسەلەن پێیان خۆش بۆ ئەڵمانیا موحد بێت و یەکگرت و بێت و ئەوانە بەڵام لەگەڵ ئەو زەبەلاحی دەسەڵاتی قەیسەر ڕۆمانیا هەمیشە کێشەیان هەبووە ینی باسەکە لەسەرەوەیە کە وانە بۆ مەسەلەن لەم مەوازی ئانەشا یەک هەڵوێستی دیاریکراوێن هەبێ هەمیشە مەسەلەن چۆن بڵێم ستانداردێکی دیاریکراوێن هەبێ هەر بەپێی ئەوە بیپێون و ئەوانە زۆرتر بەپێی کات و سەردەم و ئەوەی کە لینی دواتر باسێکە هاڵێ لێکدانەوەی دیاریکراو بۆ هەلومەرجی دیاریکراو بەپێی ئەوە وەکو مەسەلەن کێشەیەک و مۆزلێکی سیاسی مامەڵیان کردو نەک وەکو شتێکی ئینسانی زۆر گەورە وەتا معلومیش نەبوو کە مەسەلەی یەهود بگا بەم ئاستە لە بڵین لە ناوبردن و قڕکردن و ئەوانە تا مەسەلە ئەم حساسیەت لە بەرامبەریا بێ زۆر ئاساییە ئەوەش نەبووە زۆر مەسایلی تریش هەبووە مارکس و ئەنگڵز لە بەرامبەریا حساس نەبوون قابلی ڕەخنەیە باشە با ڕەخنیان لێ بگرین هەم بێ ڕەخنەکە لە چوارشێوەیەکی مێژوی و لە سیاقی تاریخی خۆی دەرنەچێوانە پێمان وابێ مەسەن ئێمە وەگەوەی مرسەم بڵێم مارکس ئیمامی زەمانەوە هاتۆتە سەر عەرز و محەمەی مەهدی و هەموو جوابێ هەموو پرسیارەکانی پێ و کەسێکی ڕەخنەم لێ بگرێ بڵێ وەنیە مارکس لەوێ غەڵەتی کردی باشە کردی من وام نەوتوە تا تۆ ئەمەم بەرەو ڕووکەیتەوە من کوڕی سەردەمی خۆی بووە مەسایلانی کە ئەو کاتە مەطرح بووە وێستێکی شۆڕژگێڕانە و ئینسانیانە و بڵین پێشکەوتن خوازانەی لە بەرامبەر وەرگرتووە مەسایلێکیش وەکو مەسایلی بۆ نمونە ئەوەی کە ئێستا لەسەر کەش بڵێن لەسەر هینەوترێ لەسەر ژینگە ئەوترێەوەوانە ئەو حساسەتی ئەو سەردەمەی نەک هەرتەنها مارکس و ئەنگڵس هەموو تەواوی سۆشیال دیموکراتەکان و بڵین ئەوانەی وەکو مارکس بیریان کردوتۆ لۆ سەردەمەیە کۆمونیستەکان هەمان شت هەڵوێستێکی ئەوە بووە زۆر حساس نەبوون بە مەسەلەی ژینگە و ئەو کێشە و مۆزلە گەورانی کە ژینگە ئەم سەردەمەی ئێمە دروستی کردووە جا لەسەر ئەو 1940 حەزم کرد چەند قسەیە بکەم هەرەوەی کە لە سەرەتای بەرنامەکە وتمانەوەی شێر بۆ تاییدی قسەکەیتەوە ئێمە مارکسیزم وەکو پرۆژەیەکی تەواو نەکراوە بینن لە هەنێ مەسەلە مەسەلەن ئەوان شتی زۆر گەورەیان کردو بەڵام هەنێ مەسەلەیە غەڵەت کراوە یا تێڕوانینێکی نامارکسیانەیە هەر خودی ئەنگلس یا مارکسخوان تێڕوانینێکی نامارکسیانیانە بۆ شتەکان ئەمە هەر لە ترادیسیۆنی مارکسی خۆیان ڕخنەی لێگراوە مەسەن کەسێک کتێبێکی گەورەی نووسیوە لەسەر ئەو مێژووە مەسەن فریدریش ئەنگلس هاتووە لەسەر دوو بنەما باسی تەواوی ئەو شۆڕش و کێشانە و شۆڕش و دژە شۆڕشانەکە کە لە 1940 لە ئەوروپا ڕوویاوە یەکیان ئەوەی گەلانی بێمێژوو یا گەلانی نامێژووی و دووەم شۆڕش و دژە شۆڕش گەلانێک هەن شۆڕژگێڕن
وەکو هەنگاریەکان لای ئەنگلس وەکو پۆڵەندیەکان وەکو ئەڵمانیا لەوێ مەبەستی ئەڵمانیای شۆڕژگەڕە دیموکراتەکانە حتا بۆرژوازیش بوونەوەیان بەڵام مارکس و ئەنگلس پشتگیریەکیان کردوون باسانەوە و گەلانی سلاڤی وەکو گەلانی دژە شۆڕش سیر کردو گەلانی بێ ئەوەی لێکۆڵینەوەیکی دوور و درێژیان لەسەر بکاوە بێ ئەوەی لێکۆڵینەوە بکا بڵێ بۆچی ئەمانە دژە شۆڕشن ئایا بۆرژوازی هەنگاری ئەتوانێت شتیان بۆ دابینکە ئایا بۆرژوازی پۆڵەندی ئەتوانێت مافەکانیان دابینکە بێ ئەوەی لێکۆڵنەوە بکە لەسەر ئەمە مەسەن حکمی زۆر قورسی داوە بە سەریانە مەسەن ئەمە وەکو ڕەخنەیە کە هەر لەگەڵ میتۆدی خۆیانە ناگونجێ هەر لەو سەردەما واقعێتی جووەکان لە ئەوروپای ڕۆژهەڵاتە واقعێتێکی زۆر سەیر و نامۆ بووە مەسەن جووەکانی پۆمەرن ئەوەی بڵێم حدودی سەرەوەی نێوان ئەڵمانیا و پۆڵەندا سەر بە ئەڵمانیا بوو لاگری ئەڵمانیا بوون لاگری ئەڵمانیا بووی پۆزن ناچار بوون یا ئیمارنەوانەی چیکوانە مەجبور بوون خۆیان دەنە پاڵ نەمسە ئەوانەی گالیسیا مەجبور بوو هەنێکیان خۆیان دەنە دەر پۆڵەندا هەنێکیان مەجبورن خۆیان دەن پاڵ ڕووسیای قەیسەری هەریەکە وەکو چۆن کوردی خۆمان ئەوەی بەرژەوەندی لەگەڵ تورکیا مەجبور لەگەڵ تورکیاوی لەگەڵ ئێرانەوە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەگەڵ سەدام حوسێن پەیوەندی هەبوو واقعەتێکی سیاسی زۆر جیاوازیان هەبوو مامۆی پێویستی بە بەحس و لێکۆڵنەوەوانێ لەوێ مەسەلەن ئەنگلس هەنێ وشەی ناشرینی بەکارهێناوە بەڵام ببوون منە بەرامبەر جووەکانی پۆمەرن وتوێتی ئەمانە ناشرینترین ڕەگەزن لەسەر کوورەی زەویە مثلا هەنێ وشەی بەکارهێناوەیە مەسەلەن لە شوێنی ترا چووە مەسەلەن ئەنتیسێمیتێکی وردە بۆرژوازی فەڕەنسی بڵاوکراوەیەکی لەسەر هیم بڵاو کردێتەوە لەگەڵ بنامە ئەڵێ ڕۆسچیلد نووسێتی مەزان ڕۆسچیلد خوای جوو خوای ئیسرائیل باسی نەکانەکە خۆ مارکس و ئەنگلس ڕۆسچیلدیان خۆش نەویستوە لە چەند شوێنە باسێکن باسی وەکو بانک صاحب بانقێکوانە باسەکەن کە مەسەن دژی بوون لەگەڵ حکومەتی لویس فلیپ ئەوەیە بۆوانە لەگەڵ پاشایی فەڕەنسا بووانە بەڵام نەهاتوە حتا وا هەست دەکەم کتێبەکەشی هەر نەخوێن بێتەوە لەنا بەڵام باسێکە بۆ بڵاوکراوەیەکی ئینگلیزی بە ناوی نۆرسرن ستار ئەڵێ ئەم نووسینە هەرای ناوەتەوە لە ناو فەڕەنسا کەچی هەر خۆی ساڵی دوای ئەوە گاڵتە بەوانە کاکە ڕۆسچیلد وەکو شتێکی زۆر گەورە سەیرەکەن یعنی ئەم شتانە مەسەن کەسێک دەوانێت لە سیاقی خۆی دەریبێنێ بڵێ ئەو کاورایە ئەنتیسێمیت بوو بەڵام ئەمە هیچ بنەمایەکی مێژووی واقعی نییە و ئەوان دژی ئەنتیسێمیت و بە تایبەتی لە کەیا دەرەکەوێ ئەنگلس دژ بە ئەنتیسێمیتیزم بووە لەو وەختەیە کە ئەنتیسێمیتیزم لە نیوەی کۆتایی سەدەی 19 لە ئەڵمانیا و لە نەمسا کاڵێن نەمسا مەبەسمان ئەموو ئەو وڵاتانەیە کە کەوتونەتە ژێر ئیمپراتۆریەتی نەمساییەوە یان مەسەن چیکی کردوێتەوە وڵاتە سلۆڤیەکانی کردوێتەوە هەتا سەر حدودی ئۆکرانیا ڕۆشتوانە کە ئەنتیسێمیتیزم لەوێ بڵاوبێتەوە ئەبێتە هەڕەشەیەک حتا بۆ سەر خۆدی سۆسیال دیموکراتی و بزوتنەوەی کرێکاری لە ئەڵمانیا و لە نەمسا لە ئەڵمانیا زۆر سەرکەوتوو نابن لە نەمسا سەرکەوتوو ئەبن نانی ماوەیەکی درێژ دەسەڵاتیان هەبێ و هەتا ئەوای نەمسایەکان وەکی وەکو کارە لوگە یان کاریگەری هەبووە لەسەر بیرکردنەوەی هیتلەر لە دوایە چونکە هیتلەر لەوێ ژیاوە هێرچل لەو واقعەیە هێرچل ئەوەی باوکی زایۆنیزم ئەوەی
لە واقعەیە ئایناخۆی کەسێکی ئەسیمیلاسیۆنیست بووە، یعنی ئەویست جوولەکە ئەوێتە بێتوانە لەناو حیزبە لیبراڵە پانجێرمێنستەکانی نەمسایە بووە تا خۆیان ناچاریان کردووە نامەی دەست لە کارکێشانەوە بنووسێ دەریان کردووە وانە چونکە جوولەکەیان قبول نەبووە مەزانە هێرسل حەزێکر وەکو ئەوان بێ هیچ هینێک نەبووە دوایە هیچ بوارێکی بۆ نامێنێتەوەڵە بێ لە فەلەستین کۆلۆنایز بکەن بە کۆلۆنیەک بۆ جوولەکە لەسەر شێوازی شارستانێتی ئەوروپی حتا لەو شوێنەشە پێویست بیکا بە کۆلۆنی پێویست وەکو ئەڵمانیا هەڵاو یەکەم جابیری لە ئەرجنتین کردەوە بیری لەوە ئۆغەندا کردەوەی تا دەخۆیەوە بینێ وتوانە تا دوایی پێما بێ و کاربۆلیسکی ناوی چیە ئەوەی کە ئەڵێ ئەبێ فەڵەستینەکان لە ناوبەرین ئەو تەرحی مەسەلەی هینی هێنا فەڵەستینی هێنا قبول کران بەڵامی من هاوڕێ میرۆ ئەوەی بزانم کە پێش ئەوەی کە ببێت بە قەزەیەکی ئاوا گەورە بە تایبەتی لە سەرەتای سەدەی 20ەوە ئیتر ئەنتیساماتیزم بەم شێوازە فراوانەی تر لەگەڵ ئەو حملاتی تەتهیرەشی یاخود ئەو کوشتارەی کە لە رووسیا ئەکرا و ئەمانە کێشەکە بوو بە کێشەی ئەوروپا ینی هەموو ئەو کاوانەی کە لە رووسایە خەریک بوون پاکسازیەکران پاکتاوەکران و ئەوانە دەرەکران هەموو هاتن بۆ ئەوروپا دووبارە لە ئەوروپاژە بوون بە کێشە و لە بەریتانیا دەنگ بەرزە بۆەمانە چیەکەن لێرە وەکو چۆن ئێستا بەریتانەکان لە بەرامبەر موسڵمانانە هاتوونەتە سەرجادا یا ڕاستەکانیان مەبەستمە مزاراکەنەوەوانە و کاتەژی تر لە بەرامبەر یەهودەکانە بە جۆرێک لەم بابەتە یان لە بەرامبەر جووەکانە ئاوا توند بوون پێش ئەوەی کە ئاوا بێ بە قەزیە خودی ئانتەرناسیۆنالی یەکەم هەڵوێستی وەرگرتووە لە بەرامبەر ئەنتیساماتیزم و جووبێزی و ئیدانەی کردووە وەکو چەشێک بینیوێتی کە سەرمایهداران بەکارێنن بۆ پەرپەرکردنی ڕیزەکانی چینی کرێکار لەسەر ئەوەی کەوت ئێستا لە ئەوروپایە مەچەندێنە سەرجادە دژ بە مسلمان ئەو زۆر ڕاستە ئەنجەن لە ئەوروپای ڕۆژهەڵات کە پۆگرۆمەکانەوەی پەلاماردانی جووەکان کە دەستی پێ کردو بە ملیۆنان کۆچەکەن بۆ زۆربەیشیان یانەیە بڕۆن بۆ ئەمریکا ینی بۆ ماوەیەکە یانەیە بمێنێتنەوە لە ئەوروپا یعنی چەندەها شەپۆلی ئەنتیسێمیتیزمی دروست کردووە لە بەریتانیا لە ئەڵمانیا هەتا لە ڤیەنا ئەوانەی لە ئەنگرانی کارلوگەوانیان وت بە هین نەکەن بە ئۆرشەلیم ڤیەنا با نەبێ بە ئۆرشەلیم ئەو شوێنی جوولەکەکان بۆ پێش ئەو 2000 ساڵەوانە وەکچۆن ئێستاڵێن با لەندەن نەبێ بە ئەفغانستان لەندەن نەبێ بە کابول عینەن هەروانەی کە بڵم ڕاستڕەوەکانی نەمسا ئێستا لە حەملە شتەکانیانە ئەنوت بە ڤیەنا نەبێ بە هین نەبێ بە ئەستەمبوڵ نەبێ بە تورکیا مسلمان داگیرمان نەکە عنی ئەمەی مەسەڵەن هەر مەسەلەکە وەکو پەنابەر بوون ئەنی جووەکانیش پەنابەر بوون بەڵام پەنابەر وەکو پەنابەرێکی نەخوازرا سرێن بەڵام بێنەوە سەر باسی ئەنگلز ئەوەی من بۆ ئەنتەرناسیۆنال یەکەم ڕاستەکەی ئاگادار نیم بەڵام بۆ ئەوەی ئەنگلز هەم لە 1870 لەگەڵ ڕابەرانی سۆسیال دیموکراتیا قسەکە لە ئەڵمانیا پەیوەندیە بێنامەیان بۆ نامە و نامەکاریان لە نێوانە بێ دەڵێت ئەنتیسێمیتیزم لە سۆسیال دیموکراتیا سەختترین دوژمنی خۆی دۆزیوەتەوە یعنی بە هیچ شێوەی ئەمە نابێ ئەو خەیاڵە بکەین گوایە ئەمە ئەنتیسێمیتیانە چونکە دژی سەرمایهداری جوو قسەکەن بەیانی ئەگەنە و قەناعەتەی کە دژی هەموو سەرمایهداریش قسە بکەن یعنی خۆ بەخۆ ئەمە غەڵەتێکە بوونا کەسێکی وەکو ئەوگوست بێبل دوایە ئەیکات یعنی پێی وایە محکومن بەوەی شۆڕژگەرتر بن
ئەو ئەنتیسمیتیانەی کە بە حساب دژە سەرمایە دارین هەرچەند زۆرێکیان هەر دژە سەرمایەداری نەبوون ئەوە بەڵام ئەو بە توندی دژی ئەوانە واسێتەوە لە ئۆگوست بێبلیش ئەڵێت ئەنتیساماتیزم سۆشیالیزمێکی بێعەقلانەیە بەڵێ ئەوە هەر هەڵوا ئەڵێت ینی ئەوە نییە کە هەر تەئیدی کرد بنوان ناتەئیدی نەکردوون ئەوگوست بێبل دوژمنێکی سەرسەختی ئەوان بوو بەڵام پێی وا بووە کە ئەو شتە بەڵام ئەوە تێڕوانینی ئەنگلس نەبووە کە ئەوان ئەو توێتی بە هەموو شێوەیەک ئەبێ دژیان بۆستنەوە جا حەزەکەم ئێستا ئەو نووسینەی ئەنگلس بخوێنمەوە لەسەر ئەو مەسەلەی ئەمە لە 1990 کەسێک بە ناوی ئیزیدۆر ئێرنفڕۆیند نامەی بۆ نێرێت ئەڵێ لە نەمسا ئەنتیسێمیتیزم زۆر بڵاو بۆ فەرمانبەرانم و بانک و دانیشتوانی شار ئەم قسانە ئەکەن کۆە جوو حاکمانە ئەڵێ ئەمە نووسینەکەی ئەنگلسای خوێنمەوە ئەگەر ئەنتیسێمیتیزم نیشانەی کللتورێکی دواکەوتووە هەر لەبەرەوەش لە پرووسیا و نەمسا و هەروە بێتەوە رووسیا هەیە گەر مرۆڤ لێرە لە ئینگلتەرای ئەمریکا خەریکی ئەنتیسێمیتیزم بێت ئەوە خەڵپی پێەکەنێت ئەمە زوعفیتایە بەڵام بەڕێز دوورمۆش لە پاریس ئەمە کەسێ بۆ دوورمۆ بڵاوکراوی ئەنتیسێمیتی بڵاو کردێتەوە کە لە ڕووی عەقلیەوە زۆر لە ئەنتیسێمیتە ئەڵمانیەکان باڵادەسترە تەنیا جۆش و خرۆشێکی ڕاگوزەر دروستەکات لەوەش زیاتر لەبەرەوەی ئێستاوە کاندیدی ئەنجومەنی شار خۆی هەڵبژاردووە ناچارە بڵێت کە ئەو بە هەمان شێوەی سەرمایە جوولەکە دژاتی سەرمایە مەسیحیش دەکات یعنی بە قسەی خۆی بگۆڕێ ئەنا کەس دەنگی پێ نادە مرۆڤ بەڕێز دوورمۆ هەر دەخوێنێتەوە با پێچەوانەیە ئەویش بیر بکاتەوە ینی لە پرووسیا ئەڵمانیای کۆن بڵم وردەخانەدان بیرۆکراتی سەربازی و دەوڵەتی کە 10,000 مارک وەرەگرێت و 20,000 خەرجەکە ئەبێتە قوربانی سوخۆر و خەریکی ئەنتیسێمیتیزم ینی لەبەرەوەی خەرجەکەی زیاترە لە درامەتەکەی هەر خەریکی پارە قەرزکردنە هەژار کەوتووە بەڵام ناوێ هەژار دەرکەوێت ئەمانە نخرن هەر لە پرووسیا و نەمسا وردە بۆرجوازی پیشەوەری ئەندام لە تایەفە و سندیکای پیشەوەران تایەفە ئەڵە زیاترەوەکوی سەدەکانی ناوەڕاستکانی ئەندامی سندیکانە بوون دوکاندار و بازرگانی سادەی مەحکوم بە نابودبوون لە ڕێگەی پێشبڕکەی سەرمایە گەورەوە کە بوونەتە ئاوازیان و لەگەڵان هاوار دەکەن بەڵام گەر سەرمایە ئەم چینانەی کۆمەلگا لە ناو دەبا کە تاخوا حەسکا کۆنەپەرستن ئەوە فەرمانی خۆی جێبەجێەکە و بەمەش کارێکی باشەکە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت کە ئەم سەرمایە ئەگەر ئایایی بێت یا سامی خەتە نەکراو بێ یا تەعمید کراو بەم کارەی یارمەتی پرووسیا و نەمسا دواکەوتەکان دەدا تا تۆزێ بە پێشەوە بگەن و بگەنە خاڵێکی مۆدێرن کە تێیدا هەموو جیاوازیە کۆمەڵایەتەکان لە ناو دوو دژیەکی گەورەدا نقمە بن ئەو چینی کرێکار و سەرمایەدارە تەنیا لەو جێگەی کە ئەم دۆخەنە هاتووە ددی کە هێشتا چینێکی سەرمایەداری بەهێز دروست نەبووە بە هەمان شێوە چینێکی کرێکاری بەهێز لەو جێگە کە سەرمایە هێشتا لاوازترە لەوەی تەواوی بەرهەمێنانی نەتەوەیی لە ئاستۆی خۆی بگرێ و بۆرسە و سەهمکڕین دەبێتە تەختەی شانۆی سەرەکی چالاکیەکانی سەرمایە لەو جێگە کە هێشتا بەرهەمێنان لە دەستی جووتیار زەویندار پیشەوەر و چینە هاوشێوەکانی سەدەکانی ناوەڕاستدایە ئالەم جێگایانە سەرمایە کە لەوامە بەستی پارەیە بە شێوەی سەرەکی جوولەکەییە هەر لەوێش ئەنتیسێمیتیزم هەیە ئەمە باسی واقعیەکەکە کە مەسەن لە شوێنەکانی وەکو رووسیا وەکو پرووسیا وەکو نەمسا لە هەنێش باوی هەبووە لە هەموو ئەمریکای باکووردا کە ملیۆنەر هەیە سەروەتەکەی بە مارک و گولدن و فرانک پارەی ئەوەختە ناچیزی ئێمە ناقەبڵێنرێت لە ناو ملیۆنەرەکانە جوولەکەی نابینی لەوانەی ئەمریکایاڵێ وە بنەماڵەی ڕۆسچیلدیش لە چاو ئەمریکانەیە سوالکەرە لە شوێنێکی ترە لە 1970 لە نامەیەکە بۆ کەس لە ڕۆژنامەیەکە هەمان قسە دووبارە کاتەوە باسی ڤاندەربیلێتەکە ڤاندەربیلێت عایلەیەکی زۆر گەورە بوون خەریکی هێڵی ئاسنین و ئەمانە بوون باسی ڕۆژنامەکانەکە ئەڵێ ئەو ڤاندەربیلێتە ئەتوانێت چەندین ڕۆسچیل بکڕێ
هێشتا هەر بە دەوڵەمەندی بمێنێتەوە ینی وەکو گاڵتە ئەسڵی ئەو ڤاندەربیلێتش کابرا ئەسڵی هۆڵەندیە و لە بنەماڵەیەکی جوتیاریشەوە بە بنەماڵەتە ڕۆشتن دوای بە 200 ساڵ هینان بەڵام چونکە جوولەکە نەبووە کەس چیرۆکی لەسەر دروست ناکاوڵە دنیایان بەدەست تەنانەت کە لە ئینگلتەراش ڕۆشل پیاوێکی کەم دەسە لە چاو بۆ نمونە دووکی وێستمینستەردا تەنانەت لای ئێمە لە ڕاین ئەو شوێنە بووە ڕۆژاوای ئەڵمانیا خۆی خەڵکی ڕاینە هەم مارکس و هەم ئەنگلیسیش خەڵکی ڕاین بوون ئەنگلیس خەڵکی بوو بەرتاڵ بووە ئەو لای ئێمە لە ڕاین کە بە یارمەتی شۆڕشی فەڕەنسی 95 ساڵەمە و بەرخانەدانەکان ڕاونران و پێشەساسیەکی مۆدێرن هاتە ئاراوە جوولەکە کوا لەوێ ینی سەرمایە هەیە هەمووی مەسیحیەکان خودی ئەنگلس خۆی کوڕی سەرمایەدارێک بوو سەرمایەدارێکی پرۆتستانتی مەسیحی بوو جا بۆیە ئەنتیسێمیتیزم هیچ نییە جگە لە کاردانەوەیەکی توێژە کۆمەڵایەتەکانی سەدەناوە ڕاستی و بەرەو لە ناو چوون چووەکان دش بە کۆمەلگای مۆدێرن کە بە شێوەیەکی بنەڕەتی لە سەرمایەدار و چینی کرێکار پێک دێت وەتەنیا خزمەت بە ئامانجی کۆنەپەرستانە دەکات لە ژێر عەبای سۆسیالیزمدا سۆسیالیزمێکی فیوداڵانە کە بە کەڵکی ئەمە نایە و هیچی لێ هەڵ ناکڕێنین ئەمە تەواو دژمنایەتی خۆی بە تەواوی دەرەخا بەرامبەر بە ماخڵێتە ئەڵێ هیچ ناتوانم بن بە هاوخەباتی ئێمە لە وڵاتێکە ئیمکانی هەیە کە هێشتا سەرمایی پێویست بوونی نییە سەرمایە و کرێکاری لەم ڕۆدا لە یەک جا ناکرێنەوە یعنی هەتا سەرمایەداری بەهێز بێت چینی کرێکاری زیاتر دەبێت و لەبەرەوەش کۆتایی سەرمایەداری نزیک دەبێتەوە بۆ ئێمەی ئەڵمان لەگەڵیشیان نەمسا حساب هیوای گەشەیەکی خێرای سەرمایەداری دەخوازم نەکچەقین یعنی ئەم تێڕوانینی وایە کە پرۆسەکە سەریع بێت بۆی دوو جەبهە دروست بێ چینی کرێکار بەرامبەر چینی سەرمایەدار ئەوەش بڵێم ئەنتیسێمیتیزم هەموو پرسەکە دەشێوێنێت ئەو تەنانەت ئەو جوولەکەش ناناسێت کە لە دژی هاوار دەکات گەروانە بۆ دەیزانی کە لێرە لە ئینگلتەرا ئەمریکا بەهۆی ئەنتیسێمیتەکانی ئەوروپای ڕۆژهەڵاتەوە ئەوەی کە باسمان کرد بە بۆ نێوانەوە کۆچیان کردو ناچار بوون یان لە تورکیا بەهۆی داگاکانی پشکنینی ئیسپانیەوە ئەوەی چەند سەدەیەکی پێشتر باسەکە 1400ەکان بڵێ هەزاران هەزار کرێکاری جوولەکە هەن هەر ئەم کرێکارە جوولەکانش کە بە خراپترین شێوە دەچەوسێنرەوە لە هەمووان قوڕبەسەرترن ئێمە لێرە لە ماوەی 12 مانگی ڕابردووە باسی 1970 بۆ 1990 دەکات مانگرتنی سێ مانگرتنی کرێکارانی جومان هەبوو تەمای 1 ساڵە سێمان گرتن کرێکاری کارگەی پێڵاو بوون یا خەیات بوون ئەوان ئێستا ئێمە بێن خەریکی ئەنتیسێمیتیز بین وەکو جەنگ دژی سەرمایەدارە وەکو جەنگ دژی سەرمایە عنی گاڵتەی پێێتەوە هەموو کرێکارە شۆڕژگەڕە جوۆ هەیە ئەنجا ئەنتیسێمیتیزمیش بڵاوکەینەوە جیا لەمانش ئێمە قەرزاری جوولەکەین لە هاینە و بۆرنە گەڕەباسی هاینری شاینەیەەکە لەگەڵ بۆرناوەی ئەڵمانیای لاویان دروست کردووە کە ئەم خۆی بە گەنجی ئەندام بووە یا هەواداریان بوو مارکس جوولەکەیەکی تۆخ بوو هەرچە مارکسم قسەی زۆر ئەگەر بمایە قسەی پێخۆش نەبوو لاساڵ جوولەکە بوو زۆرێک لە هاوڕێ باشەکانی ئێمە جوولەکەن ڤیکتۆر ئادلەری هاوڕێم کە لە پاداشتی خەباتی بۆ کرێکاران ئێستا خزیێنراوەتە زیندان لە ڤێنە ڤیکتۆر ئادلەر ئەو شەڕە قسەی پێخۆش نەبوو خۆی جوولەکەیەکی ئەوەیە کە ئیسحاق تۆیچە پیانەڵە جووی ناجوو ئێدوارد بێرنشتاین سەرنووسەری ڕۆژنامەی سۆسیال دیموکرات لەندەن پاول زینگەر یەکێک لە باشترین ئەندام پەرلەمانەکانی ئێمە خەڵکانێک کە من شانازی بە هاوڕێتیانەوە دەکەم هەمووشان جوولەکەن من بۆ خۆم لەلایەن گارتن لاو بەوە بڵاوکراوەیەکی هەفتەنامەی ئەڵمانی ئەنتیسێمیت بوو ئەم گارتن لاو بە کراون بە جوو توێتی ئەنگلیسیش جووە جا ئەگەر بەدەستی خۆم بێت جوولەکەم پێخۆشترە عنی پێم بڵێن جوو زۆرم پێخۆشترە لەوەی کە پێم بڵێن هێرفۆن تایتڵێکی فیوداڵیە وەکو چۆن لای خۆمانەڵە جەنابی کێبەگ یا شێخ فڵان کەس ئەمە قسەی کەسێکە کە پێوە درێ باوکی مارکسیزم عنی ئەوانە بەڕووی
دژی ئەو تێڕوانی نانە واساوەتەوە. قسەی کەسێکی تر با بخوێنینەوە لینین ئەگەر کاتە بێ. بڵێ بڵێ فەرم. لینین ئەمەی لە 1990 بڵاو کردوێتەوە. 1990 گەرمەی جەنگی ناوخۆی سۆڤێتە، هێزەکانی سوپای سوور دژ بە سوپای سپی، هێزەکانی سوپای سوور ئەوەی بۆلشەڤیکەکان کێ ڕابەریان بوو ترۆتسکی کە جوولەکەیە بوو و ئەنتیسێمیتەکان گەورەترین تیۆریای پلانگێڕیان دژی بڵاو کردەوە کە گوایە ئەمە شۆڕشی بۆلشەڤیکی هەمووی دروستکراوی جوولەکەی ئەم قسانە و باشترین کەسیش کە هەموو تیرەکانی ڕوتێ بکەن ترۆتسکی بوو و هەر لەو ماوەیە سوپای سپی 150,000 بۆ 200,000 جوولەکەی کۆمەڵکوش کرد. یعنی ئەوە نێکی زۆر زۆر گەورە بوو لە ناوەڕاستی جەنگا کە گەشتن بار شوێنێ ئەو کارانە کرد. لەوێ لینین لەسەر قەوانێک وتارێ بڵاوە کاتەوە و ئەوەش بڵێم شۆڕشی ئۆکتۆبەر هەرچەند زۆربەی جووەکان لە سەرەتایە هی نەبوون، بۆلشەڤیکی نەبوون یا هیچ نەبوون، مەسەن سیاسەتیان نەکرد، یا ئەوانەیان کە سیاسەتیان نەکرد زیاتر منشەڤیکی بوون یا بوندیست بوون یا هەنێکیان زایۆنی بوون. بەڵام لە گەرمەی شەڕە بۆیان دەرکەوت تەنیا بۆلشەڤیکەکان ئەوانە پارێزن، تەنیا ئەوانی سەرنج ڕاکێشی بۆلشەڤیکی و ڕادیکاڵیان لە دژایەتی ڕەگەزپەرستی و ئەنتیسێمیتیزمە ئەوەنە بەلایەنەوە بوو زۆرێکی ڕاکێشا بۆ لای بۆلشەڤیکەکان، شتێکە ئێمە لەمڕۆ ئاواتەخوازین کە حیزبە مارکسیەکانەوە توانایان هەبێ. ئەڵێ ئەنتیسێمیتیزم بڵاوکردنەوەی ڕقەبەرایەتیە دژ بە جووەکان، پاشایەتی قەیسەری نەفرەتی کە کۆتا ڕۆژەکانی خۆی دەژمار هەمیشە هەوڵی دەدا جووتیاران و کرێکارانی بێئاگا هاندا دژی جووەکان. پۆلیسی قەیسەری بە هاودەستی لەگەڵ سەرمایەدار و زەویدارەکانە پۆگرۆمی دژ بە جووەکان ئەنجام دەدا. دەیانویست تەرکیزی ڕقی جووتیار و کرێکاری بەشمێنەت لە خۆیان لادەن و بیخەنە سەر جوولەکە. لە وڵاتانی دیکەش سەرمایەداران دژمنایەتی دژ بە جووەکان دروست دەکەن تاوەکو ئاگایی کرێکاران لێڵکەن. دژایەتی جوولەکە لەو جێگە هەیە کە کۆیلایەتی زەمیندار و سەرمایەدار کرێکاران و جووتیارانی خستۆتە جەهلێکی تاریکەوە. تەنیا مرۆڤە نەزان و چاوتەسێنراوەکان دەتوان بڕوا بەو درۆیانە بکەن کە بە دەمی جووە بڵاو دەکرێتەوە. ئەمانە پاشماوەی سەردەمی سوخرەکێشی و بێگاری فیوداڵین. سەردەمێک کە پاپ بێدینەکانی دەسووتان، سەردەمێک جووتیار کرابوو بە کۆیلە، سەردەمێک کە خەڵک چاوسێنرا و بێدەنگراو بوو. ئەو نەزانێ دێرینە فیوداڵێ کاتی تەواو بوو خەڵکی چاوی کراوەتەوە. جووەکان دوژمنی کرێکارانین، سەرمایەدارانی هەموو جیهان دوژمنی کرێکارانن. لە ناو جووەکاندا کرێکاران هەن، ئەوانە زۆرینەن، لە خەباتمان دژ بە سەرکوتی سەرمایەداری ئەوان برای ئێمن. لە ناو جووەکاندا کولاکەن، هەروەک لە ناو ڕووسدا هەن، هەروەک لە ناو هەموو نەتەوەیەکی دیکەدا هەن. سەرمایەداران دەیانەوێت لە ناو گەل و ڕەگەزی جیاوازە دژمنایەتی بڵاوکەن. جووی دەوڵەمەند، ڕووسی دەوڵەمەند، دەوڵەمەنانی هەموو گەلان و نەتەوەکان کە دەست لە ناودەست تەوق لە ملی کرێکاران دەکەن، سامانیان تاڵان دەکەن و تەفرەقە دەخەنە نێوانیان. ڕسوایی بۆ قەیسەری نەفرەتی کە ئازاری جووەکانی دەدا، ڕسوایی بۆوانەی ڕقوکینە دژ بە جوولەکە و ڕق دژ بە نەتەوەکانی تر بڵاو دەکەنەوە، بژی متمانەی برایانە و هاوپەیمانێتی خەباتی کرێکارانی جیهان لە جەنگیان بۆ ڕوخانی سەرمایە. ئەمە قسەی دوو ڕابەری گەورەی مارکسیە. ئێستا ئەمڕۆ ئێمە دژ بە دەوڵەتی ئیسرائیل قسەکەن کە کۆمەڵکوژی ئەنجامەدا، جینۆساید ئەنجامەدا، ناومانە بن بە ئەنتیسەمیت. هەر ئەوانەی کە ئێستا ئەرەوانەی پاشماوە و میراتگرانی ئەو حیزبە بۆرجوازیانەی کە لەو سەردەمایە کە تیۆریای بۆڵشەویزمی جوولەکەیان بڵاوە کردەوە و لە ژێرە هەم لە ژێر ناوی ئەوە هەم جوولەکەیان قەتڵ و عامە کرد، هەم کۆمۆنیستەکانیانە کوشت. ئەوانە ئێستا لە ئەوروپایا بوونەتە مدافعی جوو ئەڵێن ئێمە کە لە ڕاستیە دیفاع لە دەوڵەتی ئیسرائیل.
ئێمە توانین بڵێن بۆ ناتوان مەسا هەم لە ناو مارکسیەکانە مەسن چەنان وسەری مارکسی هەیە مەسەن ڕەخنەیان گرتووە لە تێڕوانینەکانی ئەنگلز لە هیلن مەسەن یایی ڕۆزا لوکسۆمبۆرگ یایی ئەوانی تر هەتا ڕەخنەیان لێگرتوون یا کەم و کوڕیەکانیان خسوونەتە ڕوویا ئەوان باس کردووە کە ئەوان لە وەختیان نەیانتوانیوە پێشبینی جۆرێکی تازەی ئەنتیسێمیتیزم بکەن ئەوەی کە لە ئەڵمانیا سەر هەڵەدا لە سەردەمی هیتلەر ئەوان گەشتبینیەکیان هەیە بەرامبەر بە مێژوو ئەزوبەنەیەکێ نووسەرێکی مارکسی وەکو ئێنزۆ تراپێرسۆ چەندین کتێبی هەیە لەسەرە و بابەتەکە ئەمە ڕەخنانە وەکو ئێمەڵێ وەکو بۆ تەواوکردنی پرۆژەی مارکسیزمە بۆ ئەوەیە کە تۆ بەرەو پێشی بە ئەم پرۆژەیە بەڵام ئەمە زۆر جیایە لەوەی کە من بڵێم کەم و کوڕی هەیە واقعەکە بە تەواوەتی هەموو لایەنێکە نەخوێنێتەوە زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە من بڵێم ئەمانە ئەنتیسێمیتیزم دقیقاً وایە وایەکان بیریان نەکردوێتەوە وایە نە دقیقاً ڕاستە زانین چۆنە تۆ بیرێکی دیاریکراوە ئایدۆلۆژیەکی دیاریکراو باشە لە جێگایە کە تۆ پێت وایە دیاردێکی تازە هاتوتە پێشەوە دوو ڕێگای لە بەردەمایە ڕێگایکیانەوەیە بڕوات بە سەوابیتەکانی خۆیان بچێتەوە بڵێ من سەوابیتەکانم غەڵەت من مەسەلەن مەسارێکی تر بگرێتە بەر لەلایەن کەسانێک کە سەر بە هەمان ڕەوتن تعدیلاتێکی تیا بکرێتەوەوانە ڕێگاکەی پێشکاتەوە بڕوات و ئیمکە ڕێگایکی تر ئەوەیە لەسەر هەمان ڕەوەند کە هاتوویتەتە پێشەوە هەنگاوی خێراتر بنی یاخود کەوتویتەتە هەورازێک بە هێزێکی زۆرترۆ سەرکەوی ئەوەی بۆ میتۆد و جیهان بینی مارکس هاتۆتە پێشەوە لە مۆزۆی ئەنتیساماتیزمە لە جەنگی جیهانی دووەمە ئەمەی دووەمیانە یعنی مارکسیزم یاخود ئەوەی کە بە لایەنگری فکری مارکس ئەناسرێت بۆ ڕاوەستانەوە لە بەرامبەر ئەنتیساماتیزمە پێویستی بەوە نەبووە بە هیچ کام لە پرسیبەکانی خۆیان بچێتەوە پێچەوانەکەی تەواو ڕاستە پێچوانەکەی ڕاستەکە تۆ بە هەمان مەسارەکە هاتووی ڕۆشنتر قسەکانی خۆ دەربڕی دقیقتر بچیتە سەرین و ئەو مۆزوعی کە پێشتر بایەخت پێ نەداوە و فوکوست نەخستۆتە سەری ئەو ڕۆشنایی کە بەدەستەوەیە تەوجیهەوەی کە ڕۆشنایەکە ئەو دیاریکراوە ببینێ ئەم شتە دووشتی زۆر جیاوازە مەسەلەن ڕەوتێکی تێگەیشتنیی دیاریکراو هەیە لە ئینسان مەسەن ئینسانی وەکو مەخولەیەکی زۆر ستابیت و ئەوانە قوبوڵ نییە ئینسانی قوبوڵە وەکو ئینسانی باش و ئینسانی خراپیا ئینسانی جوولەکە و ئینسانی موسڵمانیا ئینسانیانی لە شوێنێکە ئەم چەمکەی ناکە ئەمە کە دێتە سەر مۆزوعێکی وەکو ئەنتیساماتیزم مەجبورە بە خۆیان بچێتەوە بەڵام ئەمە بۆ مارکس و بۆ میتۆدۆلۆژی و دنیابینی مارکس ئەساسەن ڕاز نییە و تەواو نییە بەرحاڵ دەستە خۆش بێ کرۆنۆلۆژیەکی زۆر باش وەگەرچی زۆر شت ماوە مەسەلەن ئۆگۆست بیبل قسەی کردووە کاوتسکی قسەی کردووە ڕۆزا لوکسمبۆرگ نەزەری دەربڕیوە ترۆتسکی لەم بابەتانەوە شتی زۆر وتووە یانی ئەوانەی کە وتراون جگە لەوانەی کە کراون خۆی کردەوەش مهمترە زۆرتر لە قسەکردن چی کراوە ینی بەڕاستی ئێستا کە بیر لە بڵێم لەسەر کردەوە ئەو کاران مەسەن ئەو تەداخلانەی کە ئەنگلز کردوێتی لە دژاتی ئەنتیسێمیتیزمە بووەتەوەی کە یەکێک وە لە هۆکارانەی کە ئەنتیسێمیتیزم لاواز بێ لە ئەڵمانیا بەڵام لە نەمسا ئەنتیسێمیتیزم هەرماتەوە بە بەهێزی چونکە سۆسیال دیموکراتەکان ئەو وەختە لە ڕووی ڕێخستنەوە زۆر بەهێز نەبوون یعنی ئەمە وای کردووە کە دەسەڵاتی بەرگنیان نەبێەوە لە ڕووی کردارەوە ئێمە ئەزانین گەورەترین پارێزەری جوولەکەکان لە کۆمەڵکوژی لە ئەوروپای ڕۆژهەڵاتە سوپای سوور بووە و ئێمە وازانین ئەگەر ئۆپەراسیۆنی باربارۆسا ڕووی نەدایە ئەگەر هیتلەر هێرشی نەکرداتە سەر ئەوروپای ڕۆژهەڵات و پەلاماری یان ئیمپریالیزمی ئەڵمانی ئەوەی کە بەخۆیانەوت گەلی بێخاک وەکو بەریتانیەکان نین
کە دنیایان داگیر کردو کوردانە بە کۆڵۆنی وەکو فەڕەنسیەکان نین ئێمە گەلێکی گەورین وەکو ئەوان بەڵام وەکوان خاکمان نییە خاکمان بەستیەوە نەبوو کە مەزان ئەڵمانیا خاکی بەڵکو بۆ خاکیانە بوو بیکەن بە کۆڵۆنی خۆیان باشترین کۆڵۆنی بۆ حوشەوەی کە لە حوشەی پشتەوەی ئەڵمانیا ئەوروپای ڕۆژهەڵات بووە تیۆریای ڕەگەزیەکانیان تیۆریە ڕەگەزەکانیان کاڵێن ئەمە جوولەکە یەت ئەوروپا داگیرەکە بە یارمەتی گەلە نزم و پەستەکانی گەلە ئاسیایەکان بربەریزمی ئاسیایی ئەمە هەمووی خزمەتی بە ئیمپریالیزمی ئەڵمانی کردووە تا ڕەوایەتی بدە بە داگیرکاریەکانی قەتڵ و تاوانەکانی بەرامبەر بەجوو هەر لەم چوارچەوە ڕاستە ئیمپریالیزم و کۆلۆنیالیزم ناتوانێت هەموو مەسەلەکە بخوێنێتەوە بەڵام زۆر شتی ئەوە ئەخوێنێتەوە ئەگەر ئەو تۆسە خەباتەشی کە کراوە مەسەن خەباتی ئەو تۆ کۆمەڵەکەمەشی کە توانراوە بپارێزرێ بە خەباتی کۆمۆنیست و بە پارتیزانەکان پارێزراوە لە جوانە ئەگەر ئیمپریالیزمی ئەڵمانی هێرشی نەکردایە بۆ سەر ئەوروپای ڕۆژهەڵات گەلانی سۆڤێتی ئەوە نەکردایە ئێستا ئێمە شتێکمان نەبیست بە ناوی هۆڵۆکۆستەوە ینی ئەوە واقعێتە بەڵام واقعێتە کرا لە هەمووی بە شێوەیەکی تر ئەفرۆشرێتەوە بە خەڵ بە شێوەیەکی تر وەکو خەڵک لە فلیمی هۆڵیودەوە لە هۆڵیدەوە هۆڵۆکۆستە ناسیێ و هەمیشە ئەمریکیەکان ڕزگارکردن هەمیشە دنیای لیبراڵی ڕزگارکەرە و دوایشە تیۆریان داهێناوە کە سۆڤێت و کۆمۆنیزم و نازیزم هەر وەکو یەکوان و دوو ڕوو یەک دراون و دوژمنی منی مرۆڤە ئەوەی سەرکەوتووە ئەوە مێژووەکە نووسێتەوە مێژووە بۆ ئێمە باسەکرێ زۆر باش دەستە خۆش بێ ینی بڵین کرۆنۆلۆژیەک یاخود تێڕوانینێکی مێژووی باش بوو سەبارەت بەوەی کە بیستمان باسیکەین هەڵوێستی مارکسیستەکان من پێم خۆشە کەمێکی بەرنامەکەمان ماوە تقریبەن بڵین کەمتر لە 20 دقەشمان ماوە سەبارەت بەم باسی تر ڕوانی لە پرسی جوو وەک پرسێکی مێژووی نەک پرسێکی جەوهەری ئەبەدی سەبارەت بەمە کەمێک ڕوونکردنەوە دێگە فریان نەکەوتی نەتوانین هەڵیگرن بۆ بەرنامەکانی داهاتوو لەگەڵ باسەکانی ترا درێژیان پێ بکەین زۆر بە ئەوەی لە ئەوەڵی بەرنامەکۆ تۆزێکیمان لەسەر وت کە ئێمە جوانینی مارکسی بەگشتی بۆ هەموو پرسەکان تێڕوانینێکی مێژویانەیە ینی هیچ پرسیێنیە ئەبەدی و جەوهەری بێ مەچەند کاتی باسی ئەنتیسێمیتیزمی شەکەین ئەبێ ئەو شتەمان لە خەیاڵا بێ کە ئەنتیسێمیتیزم لە کۆتایی سەدەی 19 جیاوازە لە جیاوازی هەیە لە ئەنتیسێمیتیزمێکە لە سەردەمی هیتلەرا بەکارهێنراوە ڕاست بەربڵاو بووە سیاقەکەی جیاوازە هەلومەرجەکانی جیاوازە ئەنتیسێمیتیزم جیاوازە جیاوازی هەیە لەوەی چی گروپێکی کۆمەڵایەتی ئەم بیرە بڵاوە کاتەوە ئەنتیسێمیتیزمێ گەورەترین دەوڵەتی فاشیستی لە سەدەی 20 کە دەوڵەتی ئەڵمانیا بوو کە ئەو هەموو نەهامەتی بەسەر بەشەریەتە هێنا و لە کاتێکا خۆشی بە پارێزەری شارستانێتی ئەوروپایی ئەزانی دش بە بربەریزمی ئاسیایی و دش بە جوولەکە و ئەم هەموو تیۆریا پلیان گێڕانە و ئێستاش باوەڕیان بەوە هەیە ئێستاشە تیۆری پێکدادانی شارستانێتەکان هەر دووبارەکردنەوەی قسەکانی ئۆسڤالد شپێنگلەر و قسەی تیۆری نازیەکانەوەوانەوە تۆزێ میکیاجەوە هەر تۆزە میکیاجیان کردەوە گۆڕیانە ئەنا هەر هەمان مەسەلەیە ئەم ئەنتیسێمیتیزمەی کە باوەڕی بە چارەی کۆتایی هەیە کۆتا چارە هەیە
و دەسەڵاتی ئەوەشی هەیە زۆر جیاوازی زۆرە لەگەڵ مەسەلەن پۆگرۆمەکانی رووسایە پۆگرۆمەکانی رووسیا چۆنی بوو دەوڵەت ناوەناوەی کرد و بۆ ئەوەی وەکو چۆن قۆچی قوربانی دروستکات و ئەوانە و تەرکیزی خەڵ لەسەر مەسەلەکانی تر لا بە ئەچوو کۆمەڵێکی کۆمەڵێک سەرسەری و شەقاوە و ئەوانە وەکو ڕۆزا لوکسمبۆرگەڵێ بۆ چۆڕێ مەشروب ئامادە بوون لا دێ وێرانکەن هەروە ئەڵێتە بۆ وشێ بەکارێنێ بەرامبەریان ئەوانە بەکرێگیراوی رووسیا قەیسەری بوون ئەمە جیاوازە لە مەسە ئەنتیسەمیتیزمێ کە توانای لە ناوبردننی 6 ملیۆن جوولەکەی هەبێت لە ناوەڕاستی ئەوروپایە لە ناوەڕاستی جەنگە ئەنتیسەمیتیزمێکە مەسەلەن کە گەنجێکی فەلەستینی بەکارهێنێ زۆر جیاوازی هەیە ئەمە پێدرایە زایۆنیەکان چۆن بیر لە ئەنتیسەمیتیزمەکەنەوە یا ئەوانەشی کە هاوبیری زایۆنی پێیان وایە ڕقێکی ئەبەدی ئومیەکان یا جنتال ئەوانەی خەڵکی ناجوون لە جوولەکە یعنی ڕقێکی ئەبەدی ناگۆڕێ ئەنتیسەمیتیزم شتێکە ناگۆڕێ شتێکە ئەبەدیە لە هەر کوێ جوو کەمی نەبوو مەترسی قڕکردانیان هەیە مەترسیەوە هیتلەرێکیان لێ قوت بێتەوە مەترسیەوەی فاشیزم لە هەر کوێ پێشداوەریەک بەرامبەر بە جوو وترا قسەیەک بەرامبەر وترا ئیتر ئەوە بۆنی قڕکردنی لێیە بێ ئەوەی کۆنتێکسی بخوێنێتەوە بۆ ئەوەی سیاقی بخوێنێتەوە بۆی واقعی خوێنێت جیاوازی هەیە لەنەیتر نەک هەر بەرامبەر بە جوو وەک جوو هەر شتێک هی جوو بێ هەر جێگایەک ڕەمزێک بێ لە ڕەمزەکانی جوو هەر دام و دەستگایەک بە ناوی جووەوە قسە بکە هەر کەسێک داکۆچی لە جوو بکە تۆ بە بەرامبەریا بووە سیڵێ بابێت داکۆشیکردنی تۆ لە جوو بە هەمان ئەندازەی ئەنتیساماتیزم ئەنتی ئینسانیەتە ئیتر ئەمەی کە تۆ ئەیڵی کە جوولەکە شعب الله المختارە و خوا لەبەر خاتری ئەوان عەرزی دروست کردووە و نردوونی مەسەلەن بڕۆن ئەو عەرزەی پێداونەوەوانە بەبێت تاپەوانە وتتی بڕۆن بۆ خۆتان و ئەگە تۆ بڕات بە من نەبێ معنەوەیە تۆ دژی بەشەریت و دژی جووی ئەمانە ئەخەمانە قسەی قۆڕ نەمانە ئەگەر ئەمانە بڵی تۆوانە ئەمە تۆ ئەنتیساماتیزمی تۆ لە دژی مافەکانی جوویەتەوێت جوو قڕ بکرێەوەتەوێت جوو وڵاتەکە لەبەر یەک هەڵوەشێوەتانە بیان خەنە بەحرەوە و ئەبەت دەسەڵاتێک و دەوڵەتێکی ڕاسیست و دژە ئینسانە دروست کردووە ئاپارتایت لە ناو دەستورەکەیان نووسراوە لە ناو قانونە ئەساسەکەیان ئەپارتایدە ئەڵێ ئەمە دژایەتیکردنی هەرچی شتێکە کە ناوی جوو بێ ئەمە عینەن دووبارەکردنەوەی پرۆسەکەی هینەمە بەستمەوەیە باسەکە باسی ئەوەی کە مەسەلەی ئیسرائیل چییە و باسی ئەوەی ئەنتیساماتیزم چییە و باسی ئەوەی لە کتێبەکانە 2000 و ئەوەنە ساڵات چی نووسراوە سەبارەت بە شەڕەکانی بەنی ئیسرائیل لەگەڵ هینا هەموو ئەمە یەک جەوهری هەیە یەک ناوەڕشی یەک ئینی هەیە ئەمە دەرکردنی ئەم پرسەیە لە پرسێکی مێژووی و تاریخی ئەوەی کە ڕووی داوە لە کتێبەکانە نووسراوە و چێوانە بۆ ئەو سەردەما هۆلاکۆ هاتۆ منطقی کە لە پاچە کردو نازان بازێک ڕیوایەت هەیەڵێ لە 120 مرۆڤایەتی ئەم سەردەما جیناتی جەنگیزخانی تایە بۆ هەر شوێنێک چون ئەوەی تعدا پیان کرابێتوانە لە ژنی و لە ئافرەتی ئەو منطقەیە کردویانە مەسەلەن لە ناو ئێرانە لە منطقی ئێرانە شارێکە ئیبادە کردووە یەک بنیادە بەیانتیانێش و هەمویان لە ناو نێشاپورە نازانم شارێکی ئاوایە بەسەرە و کاتی خۆی بۆ نمونە خەڵک هاتووە ئاشوورەکان دەربەدەرکراون ئەرمەنیەکان دەربەدەرکراون چوزانم ئەوانەی کە ئەیبوون هەموو ئەم میلەتانە دەربەدەرکراون ئەمەی کە لە ناو کتێبان نووسرا و جووەکان نووسیوانەتەوە قابل بەوە نییە تۆ دای بنی بە هەمان جەوهرەوە سەیریکە ئەوەی کە ئێستا لە سەدەی 20ەمان ڕۆدا ئەوەی لە سەدەی 20ەمان ڕۆدا دیاردەیەکی مۆدێرنە تازەیە لەگەڵ کاپیتالیزم لەگەڵ سەرمایەداریە هاتووە لەم کۆنتێکستەی خۆیان تەحلیلەکەیت و هەڵوێستی لە بەرامبەر ئەگریت و ڕەتی ئەەکەیتەوە نەک ڕەتی ئەەکەیتەوە کە لە بەرامبەر بە جوو بکرێ ڕەتی ئەەکەیتەوە لە بەرامبەر بە هیچ ئینسانێک بکرێ
ناکرێت لەوانش فەڵەستینەکە بەبەستم وایە ئەوەی کە باسی پرسی جووەکو پرسێکی مێژوویی پێویستەکە بەکو پرسێکی مێژوویی عنی لە سیاقێکی تاریخی دیاریکراوە لە کۆنتێکستی مێژووی دیاریکراوەەوە ئەبێ لێکدانەوەی لەسەرکەی نەک وەکو ئەوەی کە ئەمە ئیتر شەڕی بینی خێر و بڵێن ناکۆچی بینی خێر و شەڕە ناکۆچی بینی کوڕانی خودا و دوژمنانی خوددایە ناکۆچی بینی ئەو شعبەیە کە خوا هەڵی بژاردووە کە سەرۆکاتی دنیا بکە لەگەڵ کەسان لەگەڵ ئەو میلەتانێک کە حەسوودی بەرامبەر بەربەریەت یا شارستانێت بەرامبەر بە بەربەریەت ئەمانە ئیترانکە بە پرسێکی جەوەریکە تەواوی کێڕینەکە بە شتێکتر بڵێ ئەم پرۆزایەنەکانی کوردستان زۆر دووبارەیەکەنەوە گوایە ئیسرائیل دەوڵەتێکی شارستانیە و سەر بە عینی شارستانیە و فەلەستینیەکان و بربەرین و ئەوانە ئەمە هەمان تێڕوانین پرۆپاگەندای نازیەکان لە ئەوروپای بڵاویان کردوێتەوە کە ئەوان شارستانێتی ئەوروپا پارێزن لە بربەریزمی ئاسیایی و لە پیلانی جوولەکە هەمان تێڕوانین ئێستا بە شێوازێکی تر دووبارەکرێت دەبەرەوە مەسەڵەن کەماڵێن پرسی مێژووی ینی لە سیاقی خۆیان بخوێنێتەوە و جوو ئەمە وەکۆی لە پێش بەرنامەکە باسمان کرد جووی شوێنێ لە شوێنێکی تر جیاواز بوو مەسەڵەن ئەو تێڕوانینەیە بووە کە مەسەن جوو میلەتێکی بازرگان بوون مەزانات بەن ترۆتسکیش دووبارێ نەک ترۆتسکی کاوتسکیش باسێکە دووبارەیە کاتەوە بۆ شوێنێک لە سیاقێکە لە سەردەمێکە ئەشێت وانە بەڵام بۆ سەردەمێکی تر ناگونجێت لە سەردەمێکی بن بە پرۆلیتاریا بۆ جوگرافیایەکە بێ بەنجە جوگرافیای ئەوروپای ڕۆژهەڵات لە سەردەمێکە وابوون زۆربەی زۆریان لە بواری بازرگانی بەسکە ئەڵێن بازرگانی خەڵک وازانێ زم بازی ئێلۆن ماسکە پێنوهانە بازرگانی بازنگەی سێرکولیشنا بوون یعنی مەزن لەناوان لادێ و شارە هاتوچیان کردووە خەریکی چەرچی بوو چەرچی زۆر چەرچی بوون شێهێت چەرچی بە کوردی چەرچی بوون شیان بەشانەوە بۆ دێو دێگەڕاون شتیان فرۆشتەوە شتیان کڕێەوە شتیان فرۆشتەوە دوکاندار بوون ئەو شتانە بوون هەتا زۆر تێڕوانینی ئەنتیسێمیتیانە هەیە بەرامبەر بە جوو ئەوانە کە بگوایە جوو میلەتێکی قسەکە پێشم بیر نەچێ لە بۆ جوگرافیایەکی تر نابێ ئەو تێڕوانینە بۆ نمونە لە کوردستانە جووەکان نیشتەجێ بوون و خەریکی ئاژەڵداری بوون و جووتیاریان کردووە لە مێژووە ئەبووە لە زۆر لە مەغریبە بە هەمان شێوە شتانە هەبووە ئەمەدان شتێک تێڕوانینێک لێکۆڵنەوەی بۆ جوگرافیاک بۆ مێژوو ئەمە یەکە ئێماڵێن پرسێک وەکو پرسێکی مێژووی نەکۆکو پرسێکی جوومان هەیە وەکو خەسڵەتێکی نەگۆڕا و ئەبەدی لە هەموو چاخ و لە هەموو جوگرافیاکە ئەم شتە ئەفسانەیە لە سەردەمی نەبوخۆزنە سەرەوە هەتاکو سەردەمی نەتانیاهەوە جوومان هەیە لەم تاریخەیە ئەمە هەر یەک شتەوە ئەوانە وەکو مەسەلاوای فەڵەستینەکان کە ئێستا لە غەزا قەتڵ و عامەکرێنوانە خۆیان جوولەکە نەبوو بن بەشێکی زۆریەوانەی ئێستا لە غەزا قەتڵ و عامەکرێن لە جوولەکەکانی کە حکمی ئیسرائیلەکان جوولەکەترن ئەوان ماونەتەوە بوون بە موسڵمان و ئیدامیان بە کاری زراعەت و کشت و کاڵی خۆیان دا و بەشێکی ژەوانی کە پارەوان هەبوو پارەیان هەبوو تۆزی ئیمکاناتیان هەبوو توانیوانە ڕاکەن بەجیان هێشتووە تاریخ ئاوا هاتوو ئەوە گۆڕاوە هەر زۆر تێڕوانینی جوولەکە هەیە ئەنتیسێمیتی هەیە کە زایۆنیەکان هەڵیان گرتوێتەوە لە ناوخۆیانە نووسەرێکی سۆسیال دیموکرات قسەیەکی جوانێ ناوەکەین بیرچێتەوە کە کتێبێکای خوێنمەوە ئەڵێ زایۆنیزم ئەنتیسێمیتیزمی تەرجومەکراوە بە عیبری هاتوون هەمان عەقڵێتی ئەنتیسێمیتی بەڵام ئەنتیسێمیتەکان و دوانەچ توان جوولەکە میلەتێکی کشت و کاڵکەرنین میلەتێکی جووتیارنین زانیەکان هاتوون چیان کردو وتیان ئێمە چین فەلەستین کۆلۆن ئەکەن بە کۆلۆنی بۆی بتوان لەوێ وەکو جووتیار بژین بۆ خۆمان هە کۆمەلگای هەروەزی دروستکەین ویستوانە ببن بەوەی کە ئەنتیسێمیتیەکان لیان چاوەڕێیان کردن وتوانە جوولەکە ترسنووەکە و
دائمە لە دڵە ڕاوکیاژی تیۆرێکیان بڵاو دوانە ئێوە بێ موسکلی و دەدروستکەین جوولەکەی خاوەن ماسوولکە دروستکەین جوولەکەیەکی بەهێز شەڕکەر جەنگاوەر بۆ ئەوی وەکو ئەڵمانی جەنگاوەر بن ئەڵمانی خۆیان بە شەڕکەر و ئازا و جەنگاوەر ئێمەش بە ئەم قسەی سۆسیالیستەکە زۆر زۆر ڕاستەکە ترمە قسەیەکی ئەبراهام لیۆن هەیە کە خۆی هەر جوولەکە بووە جوولەکەیەکی ترۆتسکیست بووە لە کامپەکانی مەرگاگیانی لە دەستداوە و لە تەمەنی 26 ساڵیە خەباتگەڕێکی مارکسی زۆر چالاک بووە و زۆر بە گەنجیش گیانی ئەوە لە کامپی مەرگا لە کامپەکانی نازیە گیانی لە دەست قسەیەکی زۆر جوانەکە ئەڵێ ئەنتیسێمیتیزم پێی وایە جوولەکە دوژمنی هەموو دنیاە زایۆنیزم پێی وایە هەموو دنیا دوژمنی جوولەکەی ئەم ینی بۆیە تێڕوانینی ئەنتیسێمیتی و تێڕوانینی زایانی لەو شێوەی کە ئێمە ئێسای بینی هەر لە مێژووە ڕوتی جیازی زایانی هەبوو ئێمە ناتوانین لە سەرمە قسە بکەن بەڵام ئەوەی کە ئێستا ئێمەی بینین و واقعی ئەوەی کە لە 1940ەوە لە حکومەکە و دیفاکتۆ بەرگری لە بەرژەوەندەکانی زایەنیەکانەکە ئەم ئەقڵێتی ئەنتیسێمیتیە کە تەرجومە کراوە و ئەوێ بۆی باوەڕی وایە ئەگەر سەر نەبڕی سەرتە بڕ ڕستمانەگرد بە بیرەوەری تۆ نییە وازانم ئاوڕێ میرۆ بەس ڕستنی ڕەشوسپی هەبوو ئەو نیە هین بڵێن شەمسی پیانە و کامێرەی شەمسی لەبەرە تاوە دانیشتی لە اینەکە ڕستمێکیانەگرتی دەموچاو سپیە بوو دەوروبەری هەمووی ڕەشە بوو ئەوانە دوانە خستە ئاوە ڕەشەکانە بوو بە سپی سپەکانە بوو بە ڕەش بە بڕای من پەیوەندی ئەم زایۆنیزمێک کە ئێمەی بینی لەگەڵ ئەنتیساماتیزمە شتێکی لەو بابەتەیە شوێنی ڕەنگەکانە گۆڕێ ئەگینا هەمان بیچمە هەمان جەوهرە هەمان بیر و بۆچوونە هەمان ئایدۆلۆژیایە هەمان نائینسانی بوونە هەمان جاکردنەوەی بنیادەمەکانە تعریفکردنی جەوهریانە و جەوهری ئینسانەکانە هیچ گەڵێ باشە هیچ گەڵێ خراپە لەلایەنتی ساماتیزمەکان جوولەکە بوونەوەرێکی شەڕەنجێز و ناشرین و پیسە بێ لە ناوچێ لەلای جوولەکەش لەلای زایۆنیزمیش جوولەکە جنسێکی پاک و بێگەرد و سەروەری دنیاە و ئەبێ هەموو شتێکە بۆ خەڵکی تر نائینسانی و نەگونجاوە بۆ زایۆنیزم و بۆ خەڵکی جوو گونجاوە و مافیان هەیە کە ئەنجامی بن بەرحاڵ یەک کۆمنتاتبوو لەلایەن هاوڕێ ئاراسەوە و ئازارم باسی بۆندیەکانەکە لە حیزبی سۆشیال دیموکراتی ڕووسی یەکەم جار گروپێکیان بەشداریان کرد وەکو نوێنەر کە بەناوی جووەکانەوە هاتم لە کۆنگرەیەکەمە بەشداریان کرد ئەوە ئەڵێ ئەوانە سۆسیالیست یا مارکسی بوون مارکسیست سۆسیالیست بوون بەڵام بە تەسویرێکی ناسیۆنالیستانە و بە جۆرێکیش هەستەکەی نزیکاتیەکی هەیە لەگەڵام زایۆنیزمەیە کە دواتر دەرەکەوێ ئەوەی کە بۆ بوندستیەکان من زۆر بوندستیەکان هەرچەند لەگەڵ ئەوەی مارکسیەکان کە ناسراون بە مارکسی ئۆرسۆدۆکسی و ئێمە ئەزان پلێخانۆڤ و لینین و ڕۆتسکیۆمانە لە ڕووسیا جیاوازیان هەبووە بەڵام واقعەتێکی جیاوازی یان هەبووە کە وای کردووە کە هەوڵدەم بۆ سەربەخۆیی نەتەوەیی بەڵام نەتەوەی با بە زایۆنی تێنەگەین ئەوان باوەڕێم وا بووە سەربەخۆیی نەتەوەیی نەک خاوەنی تێریتۆریەک بن خاوەنی ناوچێ بن بەڵکو استقلالی ذاتی سەقافی cultural independence سەربەخۆیی ڕۆشنبیری سەربەخۆی کولتوری و زمانی خۆیانیان هەبێ مەکتەب بەناوی خۆیانەوە بکەنەوەانە ئەو تێڕوانینە لە ناو سۆسیال دیموکراتەکانی نەمسایە باوە تۆ باوەڕ خاوەنی ئەو تیۆریەیە کە باوەڕوا بووە لە ئیمپراتۆریەتی نەمسایە هەموو نەتەوەکان بۆیان هەیە سەربەخۆی کولتوری و زمانەوانی و ڕۆشنبیریان هەبێ بەڵام بەمانشت بۆ هینەکان ڕازی نەبووە بۆ جوولەکەکان و توێتی ئەوان نەتەوە نین بوندیستەکان ڕەخنەیان لەو
تێڕوانی نەگرتووە توانە ئێمەش وەکوانیتر بۆ بەڕاستیش سەلماندویانە کە ئەگەر مەزان چیکەکان نەتەوە بن ئەی بۆ جوولەکەەکانی ئەوروپای ڕۆژهەڵات نەتەوە نەبن لە ڕووی مێژووی و جوولەکەی ئەوروپای ڕۆژهەڵات سیفاتەکانی ئەو نەتەوانەی تیا دەرکەوتووە کەوەکۆوە مەدن واقعەیەکی مێژووی هەبووە مەدن جوولەکەی فەڕەنسی یا ئیتالی یا ئەڵمانی ئەسیمیلە بوون هیچ چینێکی نەتەوەیان تیا نەماوە جیان بکاتەوە ئەوە ئەنتیسەمیتەکانی ئەڵمانیا بوو کەوان کرد ئەوان وەکو جوولەکە دەرکەون ئەینا ئەگەر پرۆسەی ئەسیمیلاسیۆن بوون لەناو کۆمەڵگاکەی خۆیانەوە دیار نەماون ئەگەر ئەو پرۆسی ئەسیمیلاسیۆن وەکو فەڕەنسا وەکو ئیتالیا ڕۆشتایەتە پێشەوە کێشەیەک نەبوو بە ناوی جوولەکە ئەگەر ئەنتیسەمیتەکان لە گۆڕن بەڵام بندستەکان باوەڕیان وابوو کە مەسەلەن سەربەخۆیەکی ئابووری ئیران لینین دژی ئەم تێڕوانینیان نەبوو بەڕاستی ئەوان باوەڕیان بەوە نەبوو بۆ دژمنی سەرسەختی زایۆنیزم بوون بندستەکان و باوەڕم بە هیچیەوە نەبوو کە ئەنوت ئازادی ئەوەیە ئێمە لێرە ئەچەوسێندرێنەوە لە ئەوروپای شەرقی ئاچەوسێندرێنەوە ئەبێ لێرە خەباتکەین بۆ ئازادیمان نەک بچین وڵاتێکی تر کۆلۆن بکەین بە کۆڵۆنی ئەو قسەیەکی زۆر جوانیان کردو لینین باوەڕوا بوو جوولەکە هەم باوەڕوا نەبوو نەتەوەی گەورە بن وەکو نەتەوەی ئەڵمانی و ئەمانە بەڵام ناسیۆنالیتێتیان پێوتوە ناشناڵێتی ئەوە نازان بە کوردی هەر بە هەمووی ئەڵێن نەتەوە بەڵام باوەڕوا بوو نەتەوەیەکەن کە هەم سەرکوت کراون لە ڕووی نەتەوەیەوە هەم لە ڕووی چینایەتیەوە چون زۆربەی زۆریان پرۆلیتاریا بوون یا ئەوانە بوون کە هیچ ژنێکی ژیانیان نەبووە هەم هیچ مافێکیان نەبووە وەکو ئینسانی تر یعنی هەتا ئەو مافەی کە کرێکارێکی مەسیحیە بۆ جوولەکەکە نەیبووە لەبەرەوە باوەڕی هەبووە بەوەی کە سەربەخۆی کولتوریان هەبێ ئەوانە و سەربەخۆی سەقافیانە بوو بەڵام باوەڕی بەوە نەبووە کامانە خاوەنی حیزبێکی سەربەخۆ بن چونکە یا گروپێکی سەربەخۆ بن لەناو حیزبان ویستیانە وەکو پێما وەکو تەکەتولێک بێت لەناو حیزب بە جۆرێک ڕابتکردنەوەی من بۆیە نزیکاتیم بۆ دانان لەگەڵ زایۆنیزمان بە بڕوای من دەمەچکردنی ئایدنتیتی نەتەوەیی لەگەڵ نوێنەرایەتیکردنە و ئەمانە بە جۆرە لە جۆرەکان ئەتکا بە نزیکیەوە بەڵام ڕاستە لە ڕووی سیاسەتەوەی کە نەخشەکانیان چی بۆوانە نزیک نەبوون بەڵام ئەوەی کە خۆیان بێڵنەوەکو تەکەتولێک نوێنەرایەتی ئەمە نوێنەری کارگەری جوین ینی چی ئەم قسەیە خۆی لێنین لە ڕووی ڕێخستنەوە کێشەی هەبوو لەگەڵێنە یعنی ئەو ئەویست لێنین باڕیوا بۆ ڕووسیایەکی قەیسەری دیکتاتۆری ئەوە هەیە پێویست بە حیزبێکی پۆڵاین هەیە کە هەموو کرێکاران کۆ بکاتەوە بۆی بتوانێت دژی بوەسێتەوە نەک هەرێکی لەلایەکۆینەوە یعنی مەسەلەکە مەسەلەیەکی ڕێخستن بووە نەک مەسەلەی تیۆری ئێمە لە ڕووی تیۆری و ئەدوانی ئیسفادە لە بیرکردنەوەی بوندیستەکان بکەین لە ڕووی تیۆریەوە و ئەسوال لێ وەکو مارکسیەکی حساب وەکو مارکسی حساب کرێن کە مەسەلەی نەتەوەیی تایبەتمەندی نەتەوەییان لە بەرچاو گرتووە و ویستویانە هێن بکرێن بەڵام کێشەکان کێشەی ڕێخستن بووە نەک بۆ ئەوان بۆ لێنین و ئەوە بۆ هیچ کەسێکی ڕازی نەبوون ئەو جیاکاری و دابەشکاریە زۆرانە بۆ نمونە مەسەلەن تۆ حیزبێکی کۆمونیستی هەبێت لە وڵاتێکی وەکو ئەمریکا بنجا بڵێن ئێمە تەکەتولی ڕەشپێستەکانمان هەیە و تەکەتولی هۆمۆسێکسیۆلەکانمان هەیە و تەکەتولی نازانم مەکسیکیەکانمان هەیە و هی موسڵمانمان هەیە و هی یەهودیمان هەیە و ئەمە ئیتر ئەمە هەمووی تەکەتولە لە ناوم حیزبی کارگەری ئەمریکایە هەر یەکە کوتلەی خۆی هەیە ئیترەوە دەمجکردنی ئایدنتیتیەوە ئایدنتیتی پۆلیتیکە ئیتر ئەو سیاسەتی ناسنامەیە کە بەشکردنی ڕێزەکانی کارگەرانە لەسەر ئەساسین بە بڕای من بۆندیەکان لەم بابەتەوە بڵێن ڕیادی بوون لە بابەتی سیاسەتی ئایدنتیتی پۆلیتیکە لە ڕووی ڕێخستنەوە بگونجێ بۆنە ئەکە بتوانن بەیەکەوە هەمویان خەباتکەن هەم بۆ هینی کرێکاری بەڵام ئەگەر لە ڕووی ڕێخستەوە نەگونجە هەر تەفرەقەی لێ دروست بوو هیچی بەرهەمێنە باشترە نەکرێ بۆ شێوەیە نەنا مەبەستمەوە ئێستا بۆ نمونە مافی خەڵکی کوردستان بۆ نمونە تۆ لە جێگەیەکی وەکو ئستەمبوڵە
یەک ڕێکخراوی کارگەری دروستەکەی ئەم ڕێکخراوە کارگەریە لە یەکێک لە بەندەکانی خۆیاڵێ دانان بە مافی خەڵکی کوردستانە دانان بە مافە کولتوریەکانی خەڵکی کوردی دانیشتوی ئیستەمبوڵەوە نیە بەڵام ئەگەر بێ ئەمە بەندێکە توانی دای بنێ وەکو مەطلبێ مەطلبی هەموو کارگەرانیەکە کە لەوێ کۆبوونەتەوە ڕێکخراو بوونەوەە بەڵام تۆ بڵێ لەسەر ئەساسی ئەمە با من کۆمیسیۆنێکم هەیە بۆ کارگەرانی کورد لە ناو ڕێکخراوە کارگەریەکەی ئیستەمبوڵە لەسەر چ بنەمایەک بۆ ئەوێ لەسەر ئەساسی ناسنامەیەکی دیاریکرا و ڕیزەکانی چینی کارگەر لە ناو ڕێکخراوێکی کارگەریا بەش و دابش بکەی ئەمە کوتلەی فلان و مە کوتلەی فلان و ئەمانە ئەم هینە مۆزائیکیە یاخود شەبەنگیە لە ناو ڕێکخراوە کارگەریەکان هیچ کاتێک سیاسەتی چینایەتی و تەبەقاتی نێچکەوەی مهمە نسبەت ڕێکخراوی کارگەریەوە بارزکردنەوەی ئایدنتیتی و ناسنامەی تەبەقاتی و چینایەتیە نەک نەتەوەی و بڵین دینی و ئەوانە زۆر باشە دەست خۆش هاوڕێ میرۆڤەر حاڵ ئەم بەرنامانە ئەگەرچی دوور و درێژە بنەوە بەڵام زانست و زانیاری زۆری تایە من خۆم بەش بە حاڵی خۆم سوود دەبینم لەو خوێندنەوانێک کە تۆ خوێنوتەوە و مێدەوارم کە بینەرانی ئێمە شەروە سوود و لەزەت بین لەم بەرنامەیە لینکی بەرنامەکانمان لەلای خوانەوە بڵاو بکەنەوە باسی ترمان ماوە سەبارەت بەم مەسەلەیە کە وەگوتم لە بیدایەتەوەم هەویرە ئاو زۆرە کێشە لەوە ناچێت بە دوو بەرنامە و ئەوان ڕزگار بوو مێدەوارم بە 3 بەرنامە یاخولانی زۆر بە 4 بەرنامە ئەمە تەواو ببێ هەموو لایەنەکانی بپۆشین دەسەکانی خۆش بێ ماندوو نەبی زۆر سپاس کە داوەتی من قبوڵەکەی بۆ بەرنامەکان و ئاوا بەخەمەوە و بە بڵین مشورەوە بۆ بەرنامەکان خۆت ئامادەکەی دەستی دۆشخۆش ڕێگەن شەو شاد بۆ بینەران زۆر باش بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دێمە کۆتایی بەرنامەی ئەم هەفتێشمان تا بەرنمەیەکی تر و دیدارێکی لەگەڵ ئێوەی ئازیزا هەمووتان بە شادی و کامەرانی ئەسپێرم لە هەر شوێنەکەن ڕۆژتان یا شەوتان خۆش هەشاد